وەختتان وەخێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەم شەو دیبێتێکمان هەست بە شێوەیە تریبونە ئازاد. لێ ئەکۆڵینەوە کە ئێمە چۆن وامان لێ هات و ئێمە بۆ وامان لێ هات. هەر بۆیە کاکتەهای ڕەحمانی بەشدارە بێت لەم دیبێتە فایلگەرێ بۆ ئێمە پلەی ئەکا. فایلێکیان مربوطە بە جەلسەیە وابەستەگان و نخبەگان و ئەندامانە حیزبی لە تەمامە ئەحزابە منتەسەبە بە کورد. فایلێکی تریان فایلێکی عەبدولکەریمە سروشە کە یەکێک لە یارانە ئاخێز ئەڕوا لێ ئەدات بۆ جەماعەتە مەولانا بازە شارەسنە، وەکو جەلالی زادە و وەکو خالد محەممەدیان و وەکو کەسانێکوانە ئەوێ. ئێمە ئەمانە بەڕەسی یەکەین ئەم شەو بزانین چۆن ئێمە وامان لێ هات و ئەم خەڵکمانە کاول بوو، ئەم سەرزەمینەمانە کاول بوو و کێها ئەم کاولیانە دروست کرد. ئەمانە کین کە بە عنوانە سەر و ڕەهبەر و نخبە و ئلیتە ئەم جامعەیە ئێمە پەڕووباڵیان پێدریا، ئیمکاناتیان پێدریا تا سەرسازی بکرێن لەناوە مردمە ئێمە. کاکتەها ڕەحمانی ئەگەر تەشریفتان هەست لە دیبێتەکە لوتفەن داوای کامرا بکەن تا ئێوە بێنە ناو دیبێتەکەوە. کاکتەها وەختت بەخێر. وەختت بەخێر کاک پەیمان گیان، سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابەت، هەروەها بۆ هەموو بینەران و یارانی عەزیز. بژیت ساڵە تازەش لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەران و خەڵکە کوردەوار پیرۆز بێ. ساڵە تازەیە میلادی، ساڵە کاری. ئومیدوارم ساڵێکی پڕ لە ڕەونەق و کامەرانی و بۆ ئێوەش ساڵێکی پڕ لە مبارزە و گەیشتن بە ئەهدافێکە تەعین کریاگە بێ. مەمنونم کاک پەیمان گیان، هەروەها لە جەنابەت و لە هەموو یاران و هەموو خەڵکی کوردەوار هەروەها پیرۆز بێت. هیوادارین هەروەها ساڵێکی پڕ لە خۆشی و کامەرانی بێ. کاک پەیمانی عەزیز، هەروەکو ئاگادارن ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا کەوتینە بەر هەجمەیەکی هەم سپای پاسدارانی دەوڵەتی ئێرانی و ئەواملی سپای پاسداران و هەم ئەحزابی بەرساختە و کەسانی ناو ئەحزاب کە لە کلاب هاوس چەند ڕوومێکیان لەسەر ئێمەدانا و بەڵام بە شێوەیەکی بەسترا و بە شێوەیەکی خۆتەریکرا و ویستیان قسە لەسەر ئێمە بکەن و هەجمەهایەکیان کردە سەر ئێمە، کەسانێک وەکو ئاغای خۆشحاڵی و چەند کەسایەتێکی دیکە. ئێستا من ئەگەر ئیجازەتان لەسەر بێ دەمەوێت دەنگەکە لێ بدەم و پێم خۆشە تەحلیلی جەنابەت لەسەر قسەکانیان ببیستم و ئایا ئەوەی کە ئەوان مەترەحیان کردووە وایە و ئەو شتانی کە ئەوان باسییان کردووە لەبارەی ئێمەوە دروستە نادروستە، ئەوان حەقیقین لە جایگای خۆیانەوە ئەو قسە دەکەن یا ئەوان ئەمریان پێکراوە و مەئموریەتیان هەیە کە بەم شێوەیە هێرش بکەنە سەر ئاخێزی کوردەواری سەربەخۆ. بەڵێ فەرموو. دەستی جەنابەت خۆش. پێما بێجارێنەتان وا کردو من لە ژمێرێکی تێکم لەوەی لێبردنەکە بەڵام هاتوو خزمەتان
بەخۆیبەتی نەبێت ئەوڕێن لەبیرتانە كيفية وەختە الدنجة ڕوومیانە خرافة کردو لە فەیسبوک و لایڤیانە کردو كيفية الدنجة کۆمەڵایدا جماعەتی حزبی دموکرات و پەژاکە چوون دانیشتن حەزیەت کرد كاك ساعات دنجة خرافة وڵا بەداخەوە دەنگەکە خۆی هەر لە کولە زعیفە جا نەزان ئێستا چی لێ بکەم کە لا زعيف نية قزة أكا أعصاب خوبك ئەگەر مەجارم پێ بدە یەک دقا ئەو ڕادیۆیە بێنم لە تەرکی ئەوە لێ بدەین لە تەرکی ئەوزەتی پەخشەوە البته پێویستی نەکرد کاک ساعات توانیت تۆزێت دووری خەیتەوە نزیکت کردووە و گیزەگیزیە هات دەنگەکە غیرە قابلە فەهم بوو دەنگەکە خۆی هەر لە خۆیدا تۆزێک ناجۆرە ئێستا لێ دەم بەشکم باشتر بێت بە دموکرات حەزیانە کرد جا لە ئاخر گوێیان بە گشتی ڕێز ڕێنەم کاتە ناشی وەزارم سلامەت بن پێوا بێجارەوەتان با کردو من لە شوێنێکی تێکم داوای لێبردنەکە بەڵام هاتووە خزمەتان کە بێحورمەتی نەبێت ئەوڕێن لەبیرتانە سەرەتاکان وەختە ڕوومیانە کردو لە فەیسبوک و لایڤیانە کردو گوێنیان بە کۆمەڵایدا جماعەتی حەزب دموکرات و پەژاکە دانیشتن کاک تا دەنگ هەر نەما حەزیانە کرد ئەم جارە گوێنیان بە پەژاکەدا کۆمەڵ و دموکرات حەزیانە کرد کاکە سوزنێ بین لە خۆماندا جەواڵتوزە لەویتر ڕێز ڕێنەم کاتە ناشی وەزارم سلامەت بن پێوا بێجارەوەتان با کردو من لە شوێنێکی تێکم داوای لێبردنەکە بەڵام هاتووە خزمەتان کە بێحورمەتی نەبێت ئەوڕێن لەبیرتانە سەرەتاکان وەختە ڕوومیانە کردو لە فەیسبوک و لایڤیانە کردو گوێنیان بە کۆمەڵایدا جماعەتی حەزبی دموکرات و پەژاکە چوون دانیشتن حەزیان نەکرد دواتر گوێنیان بە دموکراتدا کۆمەڵە و پەژاکە چوون دانیشتن حەزیان نەکرد ئەم جارە گوێنیان بە پەژاکەدا کۆمەڵ و دموکرات حەزیان نەکرد جا لە ئاخر گوێنیان بە گشتیاندا کاکە سوزنێ بین لە خۆماندا جەواڵتوزە لەویتر هەر کەسێک کەمێ زرێن بێزانی چۆن بمان ڕەتێنە و بمان ڕخسێنێ زۆر زۆر جوان نەزانی دووهەم ئیناکە من کەمی هاوا ڕاشکا و قسەکەم سدیق لێ ڕاشکا و قسەی خۆیەکات سدیق هەزار شەرەفی هەیە بەسەر ئەو کەسێک کە بە تەشهیرکردن بە بوختانکردن بە قسەی ناشرینکردن بە جەوتێکدان بە ڕەشکردن خۆپ ئەمە فەرمایشاتە جنابە ئاغای بێزادە خۆشحاڵی بوو بەڵێ متەفەکرە ئەم حیزبانە کەسێک کە ئیدعای تێت چلدانە کتێوی سەفتە کردگەن وە لە ئۆتاقێکا جەم بووگەن باسە ئێمە واکەن خۆپ ئەمە لە ئەوەڵ و میزانە ئستیسالە ئەمانە نیشان ئەدات لە باسخوردێکا کە لە ئەفکارە عمومیە مردما بوویانە و ئەمەی کە بە تەورە مطلق لەلایەن خەڵکی کوردەوارە و خەریکن واکونشگەلێک بەرامبەر بە خۆیان ئەوێنن کە بۆیان تەحەمل ناکرێت بۆیە یا بە فەرمانە یا بە دەستورە لە دەوری یەکتریا کۆبوونەوە ئەگەر ئەمە نییە پس سپاهە پاسداران لە تەعقیبە دیبەیتەکانە ئێمە کە سپاهمان نامەوجودە قانونی و نامەشروعە ئینقلابی ناو برد خەریکە لە هەموو بەرێک و سعیەکات هەجمە بکاتە سەر یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەمما میزانە بێبەزاعەتی میزانە ئستیسالە ئەمانە دقیقە بە دقیقە دەنگە ئێمە دلێرتر و
و لە ساحەی عمومی و لەناوە ئەفکارە عمومیە خەڵکا بتەوتر و ئوستوارتر دەکا. ئەوڵەن ئەم فەرمایشاتانەی کە ئەم ئاغا ئەیکا من بۆیە ئەم دیبەیتەم بەم ناوەدانا ئێمە چۆن وامان لێ هات ئینسان گەلێک لەم سەتحە وشیاری خۆش و ئاگاهیە بکرێن و بە تەبلیغ و بە تریبوون بکرێن بە نوخبەیە مەردەمە کورد عمقە فاجعەکە نیشان ئەدات کە بۆ خروجیە ئەم جامعە لە بازنمودێکا لە هەیکەلە ئەمانە لە کەلامە ئەمانە لە ڕەفتارە ئەمانە ئەوێتۆ کاولکاری نابودی هاڕیاگی کۆی لە سەفەتی و بەردەگی. ئەوڵەنەم ئاغاوا دەست پێیەکا کە ئەمانە لە سەرەتاوە جمێنیان ئەدا بە پژاک کۆمەڵ و دموکرات خۆشیان هات، جمێنیان ئەدا بە کۆمەڵە پژاکی و دموکراتی خۆشیان هات. ئەگەر لە گرام منزورت لە جمێنە ئەڵبەتە ئێمە سڵ لەوە ناکەین کە جمێن سەهلە ئەوەی کە خائنە بە ئومەتە کوردی بێت گولی داخی شەکەینە ناو دەمی. جمێن کە سەهلە جمێن ڕعایەتی کریاگە، بەڵام ئەوەی کە تۆ ئێستا هەر لە مەفهومە جمێنەکە بیگرین و فکر بکەی هەتاکی و جمێندان شتە خراوێکە، خۆب ئەمە نیشان ئەدا کە تۆ بە عنوانە کۆمەڵەیی خۆت حەز بە جمێن ئەەکەی، خۆت جمێن فرۆشی وەلی خۆت ناوێری نازانی جمێن بێ، یا تۆ بە عنوانە دموکرات حەزی پێەکەی بەڵام خۆت ناوێری. شیرازیەکان ئێژێ خۆدام هیچ پۆخینی سامدایی ڕەشیدی دەرە، یا مەسەڵەن پێکاکاییەکان حەز بە جمێن ئەکەن بەڵام خۆیان نازانن بیدەن ناتوانن بیدەن. بۆیە ئێمە ئەگەر جمێنمانداگە دەست بە دەست گەڕاندگیانە و ئەستفادەی خۆیانیان لێ کردگە دەیخۆ من نیشانەدات کە ئەمە هیچ قوبحێکی لە نەزەر ئێوەوە نییە. ئەگەر تۆ حتا بۆ ئەوەی کە لە بەرەیە پۆپۆلیستیوە بۆ مردمە ئەوامێک وان نزاکەتە کەلامی بووگە بە پێوانەیان وەکو ئەم مردمەی کە فکرەکات هەر کەسێ فرە نەرم و ناسک وێت و فرە ڕەقیق القەلب بوێت لە ڕەفتاریا ئەمە ئینسانە مهرەبانێکە، نە ئەمە ئینسانە ترسە زاورێکە، ئەمە ئینسانێکی ترسیاگە و لە عەدەمە قەتعیەتە زیندگیە مطمئن نییە. بۆیە دائیمەن فکرەکە ئەکەوێتە وەزعیەتە وەرشکستگی، وەزعیەتە کاولی، وەزعیەتە نابوودی، بۆیە بتوانێت دڵە خەڵکی ڕابگرێت. مهرەبانی ئەوە نییە. خب لەگرا تۆ بەزاعەتێ لەم ئینسانە ناوێنیت بۆ مەگەر هەر کەسی جمێن بدات، جمێن فرۆش کەم هەست لە ناوە کەمپەکانە ئێوە بێرنی دای بنێن و یەکتری جمێن بدەن. دەی ئەگەر ئێوە ئەوەنە تەئسیرتان تێ ئەکات جمێن جمهوری ئیسلامی بۆچی سەپاهە پاسداران و نیروی موسەلەحی بۆتانە هەنار، چواردانە چاوە مەیدانی بۆتانە هاورد هەر بە جمێنداتان دوێتەوە. یا واقعەن داستان جمێن نییە، داستان چیترە. ئەوە من بە عنوانە پەیمانە حەیدەری هۆنەرە ئەممەتنە کتمانم نەکرد، وتم جمێن سەهلە گولەی داخیشەکەین بە گەلوتانە، کتمانم نەکرد هەر لەبەرەوەی تۆ سڵاحێکە بەدەست نەمێنێت. یعنی فکرەکەی پێم بەرەخوا نا من ئستدلالم هاوردەسۆ کە تۆ خائنی، کە تۆ بێقەوارەی، کە تۆ ترسیاگی، کە تۆ تێهەڵدریاگی. بعد سابتم کردگە دروزنی، بێشەرەفی، کڵاوبەرداری، بێموستەوای. ئەمان مەسابت کردگە و پێشتم وتکە خۆ ئێمە ماتەڵ بووگێنێوە حرەکەتێ بکەن و کارنامەی خۆتان بێرین بەڕەسیکەین و ئەم شتانەی کە ئێوە پێژن جمێن و من ئێمە فکرەکەین خەڵات کردیاگن و عینە ئەم مەفاهیمن بەڵکو خەیلێ ئەمیقتر و گەورەتر لێیان بەحسمان کردگن.
وامەی کەمە ئاغا اعترافەکە بەوەی کە ئەمانە مشتێ ئەحمەقن و کەسێ زرنگ وێ ئەتوانێ بەڕاحەتی لە کونە حماقەت و لە کونە سەخیفی و هاڕیاییان و ورود کات و وەکو ئەنتەر بیان ڕەخسێنێت. دەی ئەمە دیسانەوە خۆ بۆ ئێمە بوو بە کرێدیت. دەی ئەمە چۆن مقابلەکردنێک بوو لەگەڵ ئێمە وەمانزانی ئێوە وەم گشتە دانش و هەفتا و خودەیە ساڵە مفت ئەخوەن و مفت پاڵ ئەدەن و 24 ساعتە 7 ڕۆژە هەفتە کارێکتان بێژە ئەم کارە نییە، تەوانە خولقەندنت دوو دێر قسەکردنتان نییە. ئەمە فاجعە زێشێ هەڕەک بگرنەوە بنیشنە ناوی ئەشێ ئاغایانە مستەفای هجری و خالدە عەزیزی و ئیبراهیمە عەلیزادە و عەبدوڵای موحتەدی ئێوە بخنە سینەی دیوار و بێژێ خۆ کەڵەگا بە خێو ناکەم بتان داتە بەرە فیشەک. ئێوە مفت ئەخوەن و مفت پاڵ ئەدەن و خەریکە چین و حتا ناتوانن حزور پێیاکەن لە ساحەیە یارانە ئێمە. بەڵێ فەرموو کاکەتان. بەڵێ زۆر سپاس. هەر ئەوەندە بڵم کە ئەمانە لە کاتی دابەشکردنی نمایشی دابەشکردن و دابڕانی ئەم ئەحزابە لە یەکتر جنێو کە سەهلە ئەگەر ئاسایشی پارتی وێکێتی نەکەوتبایەتە نێوانیانەوە تەواوی ئەو میراتەی کە عەبدوڕەحمانی قاسملوو لە سەدامی بۆ وەرگرتبوون و بۆی بەجێهێشتن فیشەک بە فیشەک لە یەکتریاندا بەتاڵ دەکرد. خب بالاخرەمە ساحەیە ئەفکار عمومیە و ئێمە خەریکین بە سلاحە خۆیان ئەو نیەتەی کە ئەوان گەرەکیانە حاصلیکەن بەم ڕوانگە پۆپۆلیستیەوە کابرای تر هیچ منطق و استدلال و هیچ متن و محتەوایەکی پێ نییە دەست ئەوە بۆ یەکسری مشاهداتە سەتحی وا گەرەکیسی دۆس و دوژمن نیشان بدات وا گەرەکیسی نیشانی بدات. ئەمە بەردەنگە خۆت بە نەزۆک و نادان و عەقڵ بچووک تەسەورکردنە. تۆ ئەم تەسەورتە کردگە وەها ئیستدلالێ بۆ ئەم مەردمە تێری و ئەمە عەینە تەوهینە کە تۆ ئاستە عەقڵ مەردم لەم سەتحا بوێنی. بەڵێ فەرمووەڕێن. هەڵەبی نووسەر و ڕۆژنامەوان و مامۆستا و چالاکە دێت ترۆری کەسایەتیە کات و ترۆری حەزبەکانە کات و ترۆری شەخسیەتەکان نەکات. ئێوە باش لەبێ قساکەن مەگەر هەردوو سێمانەوە پێش نەبوو جەنابی ڕۆژنامەنەگار دوای ترۆری موساکر بەژن کاکتە لەگرا ڕایگرن. ئێژێت بە زیەدیش ئێژێت دە لە شیر نەداری سەفەرە عێشق مەرۆ. بە ئەوامانەکەی لای خۆمان ئێژێ پیاگ لە گەوادی بترسیژن ناخوازی. تۆ بە خۆت ئێژێ جەریانێکی مبارزاتی جەریانە مبارزاتی کە تەکە حاکمیەتێکا دەرکەوێت تەکە گولە و خوێن و تەوتەبە و دەسیسە و ڕەنج و زەحمەتا ڕوبەڕوو ئەوێت و تو چۆن خۆتە بۆ ئەمە ئامادە نەکردگە. تەرۆرە شەخسیەت بزانە بە ئەلفبای سیاسی ئێمە تەبقە تەعریفە ئێوە نە تەعریفە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەسەور کە لە وڵاتێکاوین کە پلۆرالیزمە سیاسی بێت. بۆ تۆ فکرەکەی من بە عنوانە جەریانە سیاسیەک سیاست و فەلسەفەی سیاسی چیم پێژێت بە تۆ مەجال ئەدەم دەم بکەیت و بە تۆ مەجال ئەدەم دەنگە مەردم بەرەو خوەت ڕاکێشی مەجال ئەدەم. ئێوە لەکوێ گەورە بوون مەگەر ئێوە حیزب نیەن و مبارز. معلومە تۆ من ڕۆژ ئەوەڵ قاچم خستەم ساحە مطمئنم ئێوە هەزار قسە و قسەڵۆک لە پشتەرەمەکەن. ئەوەی ئەهروم وانە بەردەستانە بەکانی تێن دەست بۆ خانەوادەم و ئەواتفیشم ئەوەن. ئەوە نییە من لە سەرەتای ئەم دیبێتەوە وتم جمێن ئەوە قبوڵم کردێت یا جمێش سەهلە فیشەکی شوێنێ ئەدەم. خۆشلم نەکرد بۆت تا تۆ فکرکە ئێمە نقطە زەعفە. نا ئەوە بەلاحەتە تۆ ئەگەیەنێت
تۆ چۆن ئێستا شکایەت ئەەکەی بە عینوانە جێگانێکی مبارزاتی ئامین و سەلیم بەسەر جادەی ئاسفالت و بێ و بڕۆی گشت کەسێ پێت بێژێ کوڕە خاسە چۆن خۆتە ئامادە نەکردە چۆن لە ناوەم حیزبانەی ئێوە پیاوێکی تیانێ بێتە مەیدانە ئێمە یعنی ئەسڵەن ئێمە باتڵ ئەسڵەن ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نییە ئەمە ئۆتاق بکرێن سپا بازدارانە تۆ چۆن ناتوانی جواب ببەیتەوە ئەی خەریکە چیت ئەمەلەن تۆ چی ئەەکەی چۆن تۆ پیاگەتیانیە بێتە مەیدانە ئێمە ترور کەسایەتی یعنی چی ترور کەسایەتی دەی تۆ ئینسانە ئەبلەهێکی من قسەکانە لێ ئەدەم بلاهەتی لێتی دەخوارەوە ئەمە ترور کەسایەتیە دەبێ سابت کە ئەبلەه نییەی سابت کە ئینسان فەهمیلەیەکی ئینسان سەیاسێکی ئاغا گیان ئێوە یەک سری تکنیکگە لە دەهاتیتان ئستفادە کردگە بەمە ئێژن سیاست وەختی ئێژن سیاست بنی قۆڵە یعنی ئێوە هەڵوەسیاگە سپای پاسدارانن بەڵام ئەندامەکانتان نازانن بفەهمن ئێوە بۆچی پۆڵ لە سپای پاسداران ئەسێنن چون ئەمە سپای پاسدارانە ئێوەی کردگەسە سەر بۆ مەردەمە کوردە قەومی ئێتنیکی ئەوە سە بنی قۆڵە وەکو ئەوەی یاروانە جمهوری ئیسلامی واتە کە ئیسرائیلا یەکێکن و ئەندامانە خۆیان ئێژن سیاست ئەمیقە تۆ نافەهمی ماجرای مەکفارلێنمان هەست ئێران گەیتمان هەست تۆ نافەهمی سیاست خەیلی ئەمیقە ئەمە یعنی ئەو ئیدعاکە لە ڕۆەکەین لە ژیر و کارێکی تر ئەەکەین بازن کینجیل بەبەر محراب و منبەر میکنن چون بە خەلبەت میرەوەند ئەن کار دیگەر میکنن ئێوە ئەن کار دیگەر ئەکەن بۆیە بنی قوڵە بۆ ئێوە دەئیستە بۆ لە تەرۆر لە شخصیەتیە ترسی بۆ من لە ئێوە ترسیاگەم یارانە ئێمە ترسیاگەن حەکێکتان بۆ نەماگەس و جمێنتان گرکەسە دەسەوە تۆ فکرەکەی بەمە ئێمە بچووکەبین و دەی ئەمە تویشتی گشت کەسێ لە مەیدانە ئێمە ئەترسێ ئەمە بۆ حکایەتی کاورایە گێژن فرە ترسە زاور و کوڕێکی بوو ناوینیان ڕۆسەم لە تاو ترسا خۆشی لەو دوازاتی نەوبانیکە دەی تۆ مبارەزی تۆ قارەبانی تۆ پێشمەرگەی آخر دانەیەکیان بوو مانەعەت و جەمعی ناوا و کاورای کاولێک و لەم ئاخرانە و کەوتووە ئشراق بازی کەسێ سوعالی لێ کرد وتی بۆ معاهدەی 96تان ئیمزا کرد وتی وەڵا لە کاتە 96 ئێمە لەژێر تۆپ و تانکا بووین کابراوتی پێشمەرگەی سەر جادەی ئاسفالت نییە کاکە پێشمەرگەی ژن ناو مەیدانە شەڕاوێت و گیزەی گولە بەلای گوێیا بێت و ئاوا تەسلیم نەوێت باوەڕەکەی ئەوە فیشەکتان بۆ تەقێنن تازە تەسلیمەون ئێمە وەمانزانی تازە پەلامار ئەدەن ئەمە چۆنە هەرچیشتە لای ئێوە بەرعەکسە دێ تۆ بۆ ئەناڵی تۆ ئیستە لە تەزاد بە مەنافعە قەرارت گرتگە و یەکێکی تر هاتکە پەلامارتی داگە ئەتسەڕێتەوە دەی تۆ بۆ ناتوانانی لە خۆت دفاعکەی تۆ بۆ ناتوانانی وجودە بێ وجودە کەسیفە خۆت بپارێزیت دێ ئەگەر تۆ بێجگە لە ئەبزارگەلێک کە حاکمیەت تەمینی ئەکا وەکو کەرەسە وەکو ئەبزار وەکو چەک و پوو مەقەڕ ئەگەر شتێکی تریش هەی وتوانی کتە ئیلهام بەخشیە بکەی بۆ ئەمە دەرناخەی تۆ شەو و ڕۆژ تەسویرە ئەمانە کە ئەوێنی یا ئەسوحەی واوە دەسیان و بە قیافەیە زشت یا کوژیاگن و قولیان جفت گریاگەن یا قەورسان نیشانمان ئەدەن حەکێکی تریان قسەیەکی تریان هەست بۆ کردن دێ ئەمە نیشانەدا تۆ چەنێ بێ بەزاعەتی چەنێ کاولی تو دانێ ئەدباب هاوردکتی کەرەسەی داگەسە دەست و ئەدەیەکە لە دەورە خۆت کۆ کردەسەوە ئەفغانی ژێ نان کە باشە نانخۆر زیادە ئیستە کۆیە و زڕگوێستان لێ بسێن و
دوو نەفەریتر بە دەورتانە ئامێنێت و تێتە کوێ چۆن ئەوێت و دموکراتی چۆن ئەوێت و کۆمەڵی چییە ئەم کۆمەڵە دادەی بێن تعریفی کەن کۆمەڵە خارج لە عەبدوڵڵای موحتەدی و ڕزقەکەەوە ئەیدەن و عەبدوڵڵای موحتەدی شتێکی ترە ئادەی دێ ئەوە 2000 نەفەر کۆمەڵەییە بازنشستەتان هەست هەر لەمانەیە وا خۆتان باسیەکەن و حەی بەڵات کێڵانەی و کاوڵام و کشاوەرز و کە نازانم چێ و کە فڵانە کەس و جعبەیە کاکە تخمە مڕقی دادەی بێن بزانم کۆمەڵە چی شکلیە چۆن ئەبەی موحتەدی پاڵیدا بە سوێژی کۆمەڵە ئێوە یەکتان پیاگنێن بێژین ئێمە کۆمەڵەی چونم کۆمەڵە تعریفی نییە محتەوا نییە ڕەوتێکی سیاسی نییە ڕەوتێکی ئیدۆلۆژیک نییە کونا ڕزقەکەس واوە ها بەدەست عەبدوڵڵای موحتەدیوە بۆی عەبدوڵڵای موحتەدی ئەدعاکە کۆمەڵەس چی نەبە ئێمە ئێژین ئاخێزین جەهان و مەتنمان دیارە ئینسانە کوردین دیارە هەر دەقیقە مەوجودین هەر دەقیقە لەگەڵ خەڵق خۆمانە قسە ئەکەین بەر ئەساسە سەمومەنە خۆمان بەر ئەساسە جەهانە کوردی خۆمان دیارێ بکەین دموکرات چییە حیانەن چییە دموکرات شتێکی تر هەست بێژگە لە کونا ڕزقەکە وای دەرواغی مستەفای هیجری شتێکی تر هەست ئەگەر هەست دادەی ئەوانەی وا تۆریا بن و لە چەپەڵەمەیانە بەدەست مستەفای هیجری و ئەوان بۆ ناتوانن دموکرات ترون ئەگەر ئەم دموکراتە شتێکی تریش هەست بەڵێ نەخێنەوەڵا ئەگەر فاسۆلیاکە و پارەی فاسۆلیاکە و کەمپەکەی لێ بستێنەوە مستەفای هیجری ژنەکەشی بەلایەوە دانانیشێت چ بگا بۆی کە بتوانێت حیزب ڕاگرێت تەبیعەتەن کاک تا تۆ ئەبێ شتێک بوویت ئاخە من ئەبیسم کاورایەژی ئەمانە کۆمەڵە نیە ئەی کۆمەڵە چییە کۆمەڵە چییە قەراعەتێکی تایبەتە لە مەتن مارکس کامەسەم تایبەتیە چییە ئەم کۆمەڵە حەج کاورە حەج نیە فقط عمرێکی بەرباد چووگە و کەسوکارێکی لەدەست داگە و کڵاوێکی گەورە و شاچ و بەسە سەری ئیستەیشە کەوت کەسە کوردە ناموسی ناتوانێت دەسی ناوت بێژێ غەڵەتم کرد بێژێ اشتبام کرد حەج نییە وەلێ عەمەلەن حەرەکەتێکەکە نیشانەدا حەج دموکرات چییە حەج نییە بێجگە لە قەڵای هەولێر و ببەخشن قەڵای کوی سەنجەق شتێکی تریش هەست ئوردوگاکە شتێکی تریش هەست دادەیزانی شتێکی تری چییە هەست بەڵێ فەرموو کاکە ئەوە لەسەر قەتڵی نامۆسی ترۆریان کردووە خەبەرەکەی و بە ترێندی یەکەمی هەواڵەکانی وەزارەتی دوای میوانداریکانە بخەرەوە بە شەکەی تری لە دەقیقەی 28 دوای میوانداری زای چۆنە هاوڕێگیان ئەوەڵەن ئەوە کاری کمیتەی ئەمنیەتەکانە کاکە ئەوە بگرێت من نوکتێک بێژم ئەمن نوکتێک بێژم بزانە کاک تەها ئەوە یارانە کوردەوارە ئێمە گەل زەریفوین گەنوین بێفەڕوین شیرینوین خاسوین خراوین بەشەرین مەوجودێکی ئیجتیماعین دڵمان وا پێوە خەڵک بمان بێنیت احتراممان بۆ دابنێت بمان ناسن ئێستا بڕێکی لە ڕێگەی خەسەمانی خانەوادەگی و بەمیراس پێمان دەکات ئەوەی کە ئاوێک کە باوە پیارەکانمان ڕژاندی بێتیان بۆ ئێمە ناو و شوهرەتێک و ئەوانە بەجێ تێڵێت یا لە قەڵبێکی ترا ئەگەن نەبین سعیەکەین بە ئیستعدادەکان خۆمان لە ناو ژیانە شاریە بە مەدرەکێک و بە نخبەیەک و بە شتێ خۆمان دەرخەین تا احترامە خەڵکی بۆ خۆمان ڕابکێشین بزانن ئەمە مەقولەیەکی جیاوازترە لەوەی کە تۆ لە ڕەوەندێکی مبارزاتیە بەرامبەر بە دوژمنێکە ئێشێ تەکلیفە مەسیرە خۆت ڕۆشن کەیتەوە ئێشێ دۆست و دوژمنە خۆت تعریف کەیتەوە
دەشێ بزانی کێ دۆسە کێ دوژمنە. ئەمانە ساڵهای ساڵە لە قەومبازی و کوردبازیە ئەدەبیاتی داهاتییان ها بەدەم و کە ڕێزی یەکتری بگرین دەمیشیان تا بینە قاقاوە لە یەکتریە لە فسادا لە جنایەت هەبەر عەلەیهی یەکتری بە سوورەتێکی مزەورانە گەرەکیانە بێژن ارتباتی نیشانە دەین ئەدەبیاتێکی چاپلووسانەی سەقەتانەی ڕەعەتانە بەرامبەر بە یەکتری بەحث دەکەن هاوڕێیان هاوڕێی کوێنیەوە هاوڕێی بازاڕ هاوڕێی دەمەتەقەن هاوڕێی کوێن ئەم مەسیرە کە ئەڕۆن کوێس کە ئێوە هاوڕێن هاوڕێ هاروان کۆمەڵی دیموکراتی بەکەکەی و گشتیاوەیە بۆ هاوڕێ معلوم شتی هاوڕێ توالەتن هاوڕێ حەمامن هاوڕێ بازار هاوڕێ ئێمە یەکگرتوو نییەین با بە یەکگرتووین کوڕشی نەکەم و بوومە قوڕوانت و یەکگرتووی وا دروست ناوێ یەکگرتووی بە ڕەوایەت دروست دەبێ کۆمەڵی خەڵکی یەک چیرۆکیان دەست بەرامبەر بەخۆیان یەک ڕەوایەتیان لەسەر خۆیان ئەوە ئیتحاد دێرێ هەرچێکی تر نایەرێتێ خەمجەکردن و پوور و سەفاحەت و بلاهەت و ماساوکردن بۆ یەکتری ئیتحاد نایەرێ تەزویر دێرێ درۆزنی دێرێ سەخەڵەفەت دێرێ ئەمە سەر جامعەی ئێمە وای پێ هات کە چون ئێوە ئەمانتانە تەزیقکردە ناو جامعەی ئێمە تا حەقیقەت مردم ئێمە قەلب بکەن کەسێکیشنەوە ئاوێنە بەرامبەرتان بگریت میزانە سەفاحەت و بەلاحەتە ئێوە دەرخا دە ئیستەیوە جەلسەتان دانیاگە ئێمە بتەقین و لە میزان ئستیسال خۆتان بەگراگەیدن بەڵێ فەرموو کار ئەوانە شێوە کارە بکەن کابرای لە حەزب دەرکردووە ئێستش ناری لەسەر چی دەرمان کردووە بۆ بڕێک ئازاد بێژ لەسەر چی دەرمان کردووە ڕێزیەکان بەڵام بۆ بڕێک نایش لەسەر چی دەرمان کردووە دوو هەمشت چەند نەفەر گەرەکتە ناو بووم بۆت کە بە تەئیدیە حەزبەکان هاتوون ئارە ئەوروپا نیشتەجێ بوون بۆچی تەئیدیە حەزبەکان تەنە ئەعتباری نەماوە هەر دانە لەو کەسانی لەو جەماعەتەی ئەو ئاغا نامەحتەرەمە بیگرە 24 ساعت بیگراڕێگیان نامحتەرەم ئەو کەسە ئاغای خۆشحاڵی کە ئەوە نییە کە ئینوێنیت نامحتەرەم ئینسانت درۆزنە نامحتەرەم ئینسانت بێمستەوای بێشەخسیەتە نامحتەرەم ئینسانت کڵاو بەردارە بێبەزاعەتە نامحتەرەم ئێوەن ئەوە نوکتەی ئەووەڵ ئەمما حزب دموکرات و کۆمەڵەت تەئیدیە نەدا چیتر ئەتوانێت بکە چیتری هەزبی کە ئەگەر ئەم خەڵکە نێرێت و بە بەهانەی تەئیدیە و بە بەهانەی ئەقامەت حەق و عەدلیەتیان لێ نەسێنی و کۆیان نەکات و خڕیان نەکات و لەمانوێکی دەرێت سەفارەتە ئێرانە چیتر ئەکا ئێوە هەر ڕۆژە ئەوەڵ هیچ ئێعتبارێکتان نەوگە تەئیدیە فرۆشی کاونترتانی کرد مەگەر دانەیەکتان نەبوو کۆمیتەی بریتانیا بوو تەئیدیە ئەفرۆشت بە خەڵکی سلێمانی و هەولێر دانەی 2000 پوند و 3000 پوند کە لەسەر تەئیدیە فرۆشی دەرتان کرد چون بەشە ئێوەی نەداو چون 500 پوندی داوە ئێوە 2500 خستووە گیرفانە خۆی بۆ تەواوە ئەو خەڵکە تێتە ئەگرا ئێژێ خەڵکە سەردەشت و بانەم لە کێ تەئیدیە سێنێ مەگەر ئەوە منبع دەرامەدە ئێوە نییە نمە خەوەرمان هەز لەگرا تەئیدیە فرۆشن بە کابرا بە 5000 پوند بۆ کاورایە بەدبەختی خەڵکە ڕانیە وا گەرە کێسی لەگرا بمێنێت تۆ کارکە تۆ 5000 پوندی لێسێنی 2000 پوندی لێسێنی تۆ ئەم ساختارەت بە چی دانیاگە وا بە دەردە مردمیش ناخۆی لە هەر کوێکە مردم هەست حزورە نییە
تۆ ئەم خەڵکەتە ئیدیان پێدەی نایانکەیتە سیاهی لەشکەر حەق عوزبێتیان لێ ناسێنیت فعالیەتیان پێ ناکەی عەکسە خامنەی بێنزەبدەری لێ بدەن و بیانوویتە بەرە سەفارەت سیاهی لەشکەر نیشان بدەی دەئیستا ئەمە منەتە کێس بەسەر کێوەی فرۆشیتەوە کێن ئەم حیزبانە کێن ئەمیشیانە لە دەست نایە بۆ جامعەی ئێمە تۆ کێ دروستی کردگە تۆ حیچێک نییە هیچ ئیلهام بەخشیە ناتوانی بکەی ئەگەر فەقر نەوێت و تەلیدەگی و لە حاشیە بوون و کاولیەک وا بە مەسەر مردمە ئێمە هاوردتانە بە حمایەت دەوڵەتە کۆرپۆرێتی ئێرانی ئەربابتان کاورە لە ئیستیسال ڕوو لە ئێوە ناکات لە تاو فەقر ڕوو لە ئێوە ناکات بە چیتر وێسیاگی خەڵکی برسیوێت بێت بۆ منجەڵە فاسۆریاکەت وێسیاگی خەڵکی بێتە ئوروپا خیلەتی قبول نەکا خۆی بکا بە مەسیحی و خۆی بکا بە گەی و هۆمۆسێکشوال خیلەتی قبول مەکا خۆی منتەسەب کا بە ئێوە 2,000 پوندی لێ بسێن و نەمایشە ئەندامێتی پێ بن چیتر ئەتوانن بکەن ئەگەر ئەم کارە نەکەن دە ئەم کارە نەکەن بزانم چیتر ئەتوانن بکەن چۆن نەبن جەزبەکەن بە کەلامە ئاگرینە قاسملووتان بە مەتنە ئینقلابیە قاسملووتان یا قازی مەحەمەدتان بە کێ بە قەڵەمە ئاگرینە عەبدوڵای موحتەدیتان لەسەر تەبقەی کارگەر بابای وەخێ کاون ئیستا تەمامە مبارزەتان بەر عەلەیهی ئێمە بووگە بەوەی کە بڕۆن یارێکی ئێمە بدۆزن و ئەحیانە داوای تەئیدی کردێت تەو زەمانە ئێمە نەبووین ئەمە ئەو جێ مبارزەتان بوو ئاخر ئەمە میزانە نابوودیە ئێوە نیشانەدات پێشە قسە بچکۆلە قسانە عیب ناکەن قسە بچکۆلا ناکەن داوەشی تۆ فکرەکەی بەم قسانە ئێمە نابوو دەکەین یا میزانە سەفاحەت و بلاهەت خۆت دەرەخەی کاک تەها لێ بدە لێودا بەحسەکەن ئێمە ئەگەر بە احترامی ئەم میلەتە بەدبەختە نەبێ ئێستا لیستێکی باشم لەو کەسانەی کە بە پارە پێیان فرۆشتوون بڵاو دەکردەوە بەڵام ناکرێت گوێن ئابە قاسملو شەرەفکەندی و پێشەوا قازی محەممەد و بزودنەوەی کوردستان کۆمیتەی یەکێک لە حەزب هەرەسەرەکیەکانی خۆمان تەئیدیەی پێداوە ناوی چەند نەفەر بووە تفاڵ خەمە ناوچکاری ئەوەی بگرە با من تەوزیحی لەگرا بدەم ماترێکسە چوار دروست بووگە ماترێکسە چوار من لەسەری قساکەم بووە بەڵام ماترێکسە چوار حکایەتە هەرە شتەسەوە ئێمە پێشووتر لە ئامەت ناخێزا وتمان هاتن قەلب جەهانە ئێمەیان کرد لە ماترێکسە چوارە زندگی حەقیقی نێئۆ تەبدیلە بە گەیم و فینکشن ئەکەن وەڕەوانکاوێدا ئەنێن بە ملیا ئەوەنە ئیلقای پێ بکات و ئەوەنە قورسە ئابی پێ با کە باوەڕ بکا زندگی حەقیقەتە ئەو وەهم بووگە و ئەو دووچارە پەرێشان زەهنی بکە تەوەجۆ ئەمانە ئەم بەڵایەنە بەسەر ئەم مردمە ئێمە هاورد ئەمانە بە میزانە سەخافەت خۆیان مردمە ئێمەیان سەخیف کرد دیسانەوە بیگەڕێنەوە دوات تۆزێک با بێژیتی ئێژێ قسە ئەکەنەوە شەرەفکەندی قسە ئەکەنەوە قاسم جمێن ئەدەن و شەرەفکەندی جمێن ئەدەن و قاسملو بزانە ئینسانە نامحتەرەم لە هەرچی جامعەس
ئوستورە سازی بۆ خەڵکەکە یەکەن. مثال بەرموت هەر لەم جامعەیە یەدیش جوولەکە سازە ئێرانیە دانەیەک سیاوەشە کەسرایی پەیا ئەوێت حکایەتە بناوە حکایەتە ئارەشێک کە ئوستورەز ئەیکا بە شعر دووبارە سەر لەوێ داستانە محاسرەیە ئەم ئێرانە ستەوەسەتە توران ناگەهان یەک نەفەر پەیدا ئەوێ ئەژێ منم ئارەش تا ئەو بە تەنهایی بتوانێت تیرێ بتەقێنێت تا سنوورەکانە ئێران مشخصکا لە بەرامبەرە تورانیان لەو جێگەوە گشتی مەقی کردگە لەو جێگەوە گشتی ترسیاگە لەو جێگەوە خەوف بردیان گشتی حاکم بووگە و تورانیانیش چون ئەحساسیان کردگە بردە تیری داخم چنێکە قبولیان کردگە کە شەڕ نەکەن و حەکەمیت بەنە دەست تیرەم ئاغا ئارەش ئەڕواتە سەر کێ و ئەلبرز و تەمامە وەزەی گیانە خۆی ئەکا بە تیرێک وەختی ئەڕۆن کەمانەکە ئەدۆزن و جێگە تیرەکان و ئارەش نییە ئارەش بووگە بە وزە تەمامە وجودە خۆی کردگە بە وزەیە و تیرە و تیر لە کنارەی ڕۆبارە جەیحونا نیشێتەوە ئەمە ئەوێتە ئوستورە بۆ دەوڵەتی یەهودە ئێرانی دەوڵەتی یەهودە ئێرانی تێت قازی محەممەد ئەکاتە ئوستوریە قەومە کورد ئەکاتە قەوم لە مەفهوم تێرێت دانێ ئینسان پەروارەکە وەکو چۆن کاوڕ پەروارەکەی لێ دوا سەری وڕی ناوی پێدا پێکەی پێدا مۆخیەتی پێدا وەلێو دوای کاتە ئوستورە ئەم پیاگە کێز ترسە زاور شکست خوارد و دوڕ و فاسد بێبوونەما و دروستکریاک ئەمە ئەکاتە ئوستورە ڕەوەندەکەی ئەوێت و چی ئەوێتە ئەو ڕەحمانە قاسملو ڕەوەندەکەی ئەوێت و تۆ وا ئیستا ناتوانیت وەکو پیاگ لە بەرامبەر ئێمە بوێسیت کەوتکیتە پەرتە بۆڵە و قسەی پیرەژنان هە و غەیبەتکردن و وتی و کەوتکی تامانە مردمێکی تەسلیم بووک پەتە ئێعدام بە من ئاشنا لەتم کەی بمکوژی هەر دەڵێم کوردم ئەمە کاونکردنە مردمێکە ئێوە ئوستورە سازیتانە کرد با بڕوایەنە لە هەیکەلە ئیمپراتوریایی تۆ بێژە جەعلی تۆ بێژە درۆ دوای ئەمەی بەحسیان کردگە با بڕوایەتە لە هەیکەلە ئیمپراتوریایی سەلاحەدینە ئەیوبی استفادەت کردایە کە ئێمە کردمان ئیسرارێکیشمان نییە تاریخە وتمان ئەگەر قەرارە بەر ئوستورە سازیە سەلاحەدین بهترین نمونەیسی تەکنەفەرێک وا بە مەچەکە خۆی جیهانێکی گرت بۆ ئەو ناکەنە ئوستورە چه ئیسرارێکتان هەست قازی حەمەی تەجاوز پێکردیاگە ترس زاورە بێ ئەخلاقە بێ پرەنسیب بکەن بە ئوستورە بۆ کێ باس بۆ بکات بکەن چه ئیسرارێکتان هەست بابا ئێوە نەمیت ئەناسن نە ئوستورە ئەناسن نە کارکردە ئوستورە ئەناسن ئێوە چیرۆکێ ناتوانن بێژن خەڵکە قەیم ذهنیەتیان چیرۆک محور بوو هەر کەسێ 500-600 دانە چیرۆکی زانی ساختارە عەقلی کامل و ئێوە مشتی ترە کاولن دوو تیرە ئامانجێ ناگەێنن عەقڵ سەقەت جمێنیان ئەدا و قاسملو ئەوە من دووبارەم کردەوە لەسەر قازی محەممەد جۆرێکی ترە قازی محەممەد ئەمەی من وتم نییە شتێکی ترە دێت پیاگۆ ببێژە شتێکی ترە ئەی بۆ دەمە بوو گەسۆ تەڵەی تەقیات ئەی بۆ تەوانە نییە دفاعی لێ بکەی چون ئەوەنە سەخیفە ناتوانی دفاعی لێکەی ئەوە دووسی بوونەوە مقدسمە مقدستە چاو دەرهات خۆ قەرار نییە من ئیجازە بدەم لەم جامعە هەر سەب و سووتکێ بە هەر باوەڕ و ئیمانێکە هەستی ئەم جامعە مەسبوب بکە خۆ قەرار نییە ئەم جامعە ساحێبی هەست ئەم مردمە کەلامی هەست فەرموا غەیە بەڵێ کێک من دەبێت درکە بکەمەوە ئێوە
دانە لەو کەسانی لەو جەماعەتەی ئەو ئاغا نامەحتەرەمە با 24 سەعاتە گوێن بە قاسملو شەرەفکەندی و پێشەوا قاسی محەممەد و بزوتنەوەی کورد و فڵان کمیتەی یەکێک حەز بە هەرەسەرەکیەکانی خۆمان تەئیدیەی پێداوە ئەخەناوی چەند نەفەر بووە تەفاڵ خەمە ناو چاوی خۆمەگرێت ئەمن خۆم پەیوەندیم کرد بەتم کاکە وام بیسووت ئێرەوە ڕاستەکەی باشە وتم ناکرازەنگێ بێ بۆ من لە منتەقەی سناژیاوم ئەناسم منتەقەکە لە 4 نەفەر پرسم لەو دۆستانم لەو هاوڕە برمە بە ئەمە چەنی بەچەنەیە ئیتر خۆ جاشایەتی و خۆفرۆشی خۆی و بنەماڵەکەی و جدی وەراسەتی ژنەتیکە چەند نەفەرتان بۆ مثال لێن کاکە خۆ من کاریامێتم نەکردووە بەڵام مەجبورم تێوەگرێم لە مۆزوعەکە خۆ کابرا ئەم سیستمە ئەمنیەتیە وڵاتانە بە جوانی ئەزانن زۆر جوانی ئەزان بە شەرەفم قەسەم کەسێک کەوتوتە ناو تۆڕی ئەمنیەتیەکان اتفاقا زۆربەی هەرە زۆری معلوماتی حزبەکانیش ئەو هەم ئەیدا بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەم ئەیدا بەم ئاغایانەوە لە خەریکن لە ناو کڵاب هاوسا و لە فەیسبوک و لە فڵانە لای بکەنەوە خەریکن توێنان و فڵان ئان ئەوە خۆ هەر ناو تۆڕی ئەمنیەتی سیستمە ئەمنیەتیەکانی ئەم وڵاتە کاکە قابلە من نەناسم قابلە مەسەلە من دێم لە وڵاتان لەگەڵم خەڵکا ژیانەکەم لەگەڵ ژن و مناڵ و گەورە و بچووکیانە لێت بە دوواداژن بۆ من نەکەم زانم من کێوەرباری ئەمنیەتیە کاکە حزبەکانی ئێمە هاتوون ئەمە بەمانە تەئیدیان عجب تەوەهومێ داتی گرکە ئاغا گیان لە وڵاتە ئەوە مهم نییە دەستگای ئەمنیەتی بێبزانی تۆکی هەر تەقەی سەریشی بەڵام بە شەرتێ مەشکوک بوون بێت فکر بکەن پەیوەندیت هەست و ئەمنیەتە وڵاتەکان نەخەیتە خەتەر و فۆکوس وڵا ناکەن بە $1,000,000 سەرفەکەن تێدا بەڵام تۆ دانەیەکی وا کەس ناتناسێ نمونونەکەیشی ئەوانە بوون وا لە شەڕ داعەشا جنایەتیان کردو تا خەڵکەکە نەچوو شکاتی کردن نەیان گرتن ئێقامەتیان گرتوون ئاڵمانیشان دانیشتوون کاورای کاول بووتەوە هومرێتی داگە دەستگای ئەمنیەتی وڵاتانە چی خوانیان چوزانە تۆکی ئەم تەوەهمە چی بە خەڵکی دێ و بە خۆتیش داکتە و چوزانێ من چی ئەەکەم ناوەڵا هەر بۆی مهم نییە تۆ چیەکەی هەر بۆی مهم نییە تۆ کێی بۆیە کاورای سومالیایی تێ بە چەقۆکەوێتن هەوتیانە مەردم 17 نەفەر کوژی کایمە لێدات مستەئسەن ئەویت دەستگا ئەمنیەتی خۆی زارە تەوەهمە تەرەف ئەمە ئەوانەنە ئەمەم حیزبانەنە وان تەوەهمادەن بە خەڵکی و ئەوروپا و ئەمریکا و بەبامریکا و ئیسرائیل و یەهود و فرەبولوس و ئەوانە ئەرباب ئێمن و کرا ئەوانی و ئەمریکامان لە پشتە و ئەم قسانە سەر ئەم توڕەهاتە خۆ دێبە مثلا میتی ئەمنیەت و لەگەڵ دۆستانە بەردەوام پەیوەندیم بۆ لە حزبەکانە ئەمەوت کاکە کەسێکە دێ بۆ پێشمەرگایەتی وەکو ئەوە وایە کە دووبارە لە دایکەوێتەوە هەموو گوناحێکی پاکە بێتەوە کەسێکیش کە دێتە وڵاتێکی ئوروپایی تەئیدیەکی حزبی وەرەگرێ پاکە بێتەوە ئەوە زوڵمە لە من ئەوە ستەمە لە تۆ ئەوە گرفت دروستەکا بۆ ئەم وڵاتە سەد حاڕۆژ دەکا کە ئەوێتە ئەچێتە پێشێتە پێش لە تۆڕی ئەمنیەتی وزارەتی اطلاعاتی ئێران و تۆ ویتر سەر و ماڵمانە خوا کاکە نەجات کاکە هاوارەکەن ئێژن کاکە سەردانی ئێران مەکردنەوە کاکە بەرپرسی کومیتەمانی سەردانی ئێران دەکات و خۆی ژن و مناڵەکەی ئەخانە چەنی بەچێنێکە بە نەزان چۆن حەلیکەم ئەمە هاوڕێ تۆ بۆ من تەوزیعی بە بۆ من شاخی بکەم لەمە چۆن حەلکەم کاکە وەزارەتی اطلاعاتی ئێرانیش چی کرد وەزارەتی ئەموری خارجی ئێران چی کردووە کاکە نازانم ئاگاداری ئەمە هەنیانە
لیستێکی داوە تۆ بە وەزارەتی دەرەوەی وڵاتانی اتحادیە ئەوروپایی وتێتی کاکە ئەمانە درۆ کرد نە کێشەی سیاسیان لەسەرە نە خەباتی سیاسیەکەن نە شۆڕەژگەڕن نە هیچ هاتوشو ئێرانەکەنەوە خۆیان بنە ماڵیان ئەوەیە کاکەی ئەتباری حەزب ئەشکوێ ئەتباری حەزب مەبەستم تەواوی ئەوە بگرا ئەتباری حەزبەکان ئەشکێ ئەوە بگرا ئەوە زعف ئەو مردمە نییە ئەوە زعف تۆ سوان نەتوانی بەڕۆی انقلابی دروستکەی ئەوە بێمحتەوایی و بێمستەواویە تۆس چی بکا کەوران ئەوروپا مانگێ دەحفێ حەق عزبیەت بە مستەفای هجری بخواملی بووێت و پوت چی بکە چۆن خۆی ڕابگرێ دەمە قۆپان فرە بکاتە پێی لە خیابانەکانە فرانکفۆرتە ئەقسە قاسەندوو فرە بە هەسوێتەوە قەی خۆیە چی دەمکردم بەجبە ئەحیانەن ئەحساس بکە مەتنێکیشی واقعی و قوڵوریکیشی هەزوە قوڵوری لە کەدار دەبێت تۆ لەوان فاسقتر و فاسدتری سوء استفادە کونتری ئەوانیش فێرە سوء استفادەکردن بووگن کێ فەرهەنگە سوء استفادەکردن و خۆپەرستی و هەلپەرستی و گیرفان پەرستی خستە ناوەم خەڵکە مەگەر ئێوە نەبوو ئێوە دلتان ببنا چییە ئەو مەتنی ئێوە ئەوەنە مقدسە کامەسە ئێوە تعریف دۆست و دوژمنتان نەکردەسەوە کەس نازانێ ئێوە لەسەر چه ئەساسێ پەلامارە خەڵکیەدەن سەرەتایی تەرین کارێک کە بەشتیابتان کردەیە نەتان کردەسەوە بۆ من ئاو خەڵکەکەن تێرە و خەڵکتانە دادوشیگە و نەمایشتان پێداگە و پوڵتان لێ سندگە و کوشتێشیان لێ ئەسێتن و تەکانیشتان نەخواردگە و حیزب دموکرات مەوجودە و ساختارێکە و دەوڵەتی ئێرانی چاختانی کردگە و زلتانی کردگە و هەر ئەمێنێنەوە کەسێکیش ناپرسێ کۆنای ڕزقەکەی مستەفای هیجری لەکوێوە دێت لەکوێوە دێت کێ پێیەدا ئەم پارە مشامەرە لەکوێ دێت کەسێ ناپرسێ فەرمووەڕێیە بەڵێ ئێمە کە دەڵێن ئەمانە بەرساختۆن و کەری سپای پاسدارانن خەڵک دەڵێ ئەی بۆ یەکتری دەکوژن بەڵام خەڵک ناڵێ ئەی چۆنە کۆمیتە مەرکەزی حیزب بەخۆی و بنەماڵەکەیەوە دەچێتەوە ئێران و دێتەوە و هاتوچۆ دەکا و کەسیش کاری پێی نییە ئەوەتەوە مهم نییە عەرزم کردی چۆنە حیزب دموکرات ئەمێنێت و حیزب دموکرات ئوردوگایەکە لێ بسێن و حەچێکی نامێنێتەوە حەچێ نییە ئێستا بەڵێ هەر کەس تێگەی حزب ئەوە ئەچێتە سەر پەروەندەکەی بە جوورە بیانێکی پێکردن پەروەندەکەی ڕێ نەکەنەوە تەواو کەنسەڵ یەکەنەوە نەجات بوو بە بیانەوەیەکی تر مەسەلەن ڕادەوێت و پێنەوێت لە ماوە لانیکم لە ئەڵمانە ئێمە ببوون ئەوە کە بەهەرحاڵ وەکو ڕێکخراوە کارمانە کرد ئاگاداری ئەم شتانە بووین کار کرد ئەمانە فرە حەزیان لە ڕێکخراوە پارێزەری کێشەکە کێشوەتارە ئەمانە فرە حەزیان لە ڕێکخراوە و کارە ڕێکخراوەیە فرە حەزیان پێەتی چون ئالەگراتوانن لە تراستیەکان پوڵ بسێنن بەناوە کورد و ڕێکخراوی فڵان و خۆ حەکێکیان بۆ وتن نییە فێر بووگن فێرە کاسپیەکە بووگن هەر چوار نەفەر و بەیەک و کۆ ئەوونەوە ئەساسنامەیەک و یاڵا کۆمەکە ماڵیەک لەم نەهاد و لەم چارەتی و لەم پیرەژنانە ئەسێنن ڕێکخراوە دروستەکەن قسەیەکیان خۆ بۆ کردن نییە مەتنێکیان خۆ بۆ ئیلهام بەخشی نییە دوکان دەکەنەوە بخۆیان کە کاکە تێکەڵ بەڵێ فەرموو بوون کەوتەوە تێکەڵ بە خۆمان بوو و هاوکاری شەکەن و حقوق ئەرزەکەم بە خزمەتتانە بۆتان دەرەکەوێت چەند مانگێکی تشتەکەتان بۆ دەرەکەوێت ئەوە ئەرزم کرد لە سەلاحیەتی منانی منیش حەقم نیەتە داخوکەم لەو شتا بەڵام بەقەدەر خۆم لەگەڵ کۆمیتە ئەمنیەتەکان قسەم کردووە لەگەڵ کۆمیتەی وەڵدەرەوەی وڵاتەکان قسەم کردووە کاکە ئاگاداری فلانە مۆزۆ بوون ئاگاداری فلانە مۆزۆ بوون چون بەڕاستی من ناتوانم ناوی کەس بۆم ناوی شت بۆم ناوی باس بووم بەڵام ئێمە زۆر جار خۆمان پێی کێر کردە عرضم کرد لە مدیریەتە یەک شت هەیە کە پێشن بەخشینەگەری من فقط داواتان لێکم هاوڕێت بام کێشە چارەسەرکەین عرضم کرد لە خزمەتە بە سەرفی ئەوەی کە یەک نەفەر مەسەلەن دموکراسیە هەموو دموکراتیەکان حمایەتی لێکن بە سەرفی ئەوەی کە کەسێک مەسەلەن کۆمەڵەیە هەموو کۆمەڵەیەکان دفاعی لێکن بە سەرفی ئەوەی کە کەسێک پەژاکی هەموو پەژاکیان دفاعی لێکن
جا لە ئاخر مەسەلەن نوێژن ئەم مەلعونە چ کرده بود وەکو دەست حکایەتی مەلەکانی قوم ئەم کێشە بێ چارەسەر بێ هەڵڕێیان ئەمن دیانەگەشم کرمەڵوێ کێشم بەڵام چارەسەر یەکەم ئەوەی بەڕاستی بە لە خۆمان دەستێک کە کاکە بزانین کە من هەرزم کرد لە خزمەتتان ئێمە زۆر بەڕاحەت بەختیار عەلی شتێکی زۆر جانبی هەیە کاتی خۆی لەسەر هێن قساکات ئەچی کاکە سنووری لاش و شاش لایەنەتیان نییە ئێمە زۆر بەڕاحەتی بگرە زۆر بەڕاحەتی لە بەختیار عەلی ئێژێ سنوور باش و جاش لەلای ئێوە دیار نییە 5 ساڵە پێش من هاتم وتم تعریفە ئێوە لە دوژمن کێس کوا تعریفتان دەی بۆ تعریفی ناکەنەوە دادەی تعریفە جاشکەنەوە مادەی دا بزانم ئەووەڵین جاشتان قازی محەممەد نییە دووەمین جاشتان ئەو ڕەحمانە قاسمجو نییە سێومینیان سەلاح موحتەدی و عەبدوڵای موحتەدی نییە چوارۆمینیان مەسعود مسەفا نییە مسەفا ئەو سەلام ئەحمەد نییە جوولەکە جەلال حەسابالدین جوولەکە نییە دادەی پێناسیکەن ئادەی پێناسەیەکی کۆنکرێت لە جاش بەنە دەرەوە تا بزانم ئێوە جاشە کوڕە جاشە ئەژداد جاش هەنیانە دادەی بەختیار عەلی وتریسی دادەی بیکەندەی دەی مەگە ئێوە متەفەکر و مەگەر ئێوە نخبە نیەن بەختیار عەلیە تێهەڵدریاک خۆی بۆ پێناسە ناکە خۆ ئەتوانێ شیعر نیشتمانەکەم بێژێ وەکو کچە وەکو ژنە سۆزانیەک بەدەست کوڕە 14 ساڵەیەک و نرکەی بێت خۆتوانێ و قسانە بکە چۆن ناتوانێت پێناسە بکات و ئاغای بەختیار عەلی کاک خۆش لە ڕاحەت کەسەکان سەر بە نەزەرەکەین لە قسەکان بێری کاکە ئەمە ئاوایە ئەوەیە هیچ ئێژی تا ئەسەن هیچ نەبووە و منیش دێ سەری ماڵە کۆدا ئێمە سەرفە نەزەر لە کەس ناکەین ئەوەی خیانەتی کردووە لە گۆڕەکەی شیادەی تێری خیاڵ ڕاحەت بێ ئێمەم تاریخە ئەگۆڕین مطمئن وە سەرفە نەزەر لە هیچ کەسێ ناکەن چون دەمە قۆپانە کاتە پێی ئێژێ خەڵکە سەقزم و کرماشان و مەهاباد و سلێمانی ئیمکانی نییە وجودی ئێمە پڕوگە لە عفونەت و ئێوە گەل ئەمە عفونەتتەنە و ڕاتانە کێشین مطمئن وە و یەک بار بۆ هەمیشەتان کەینە دەرسە عیبرەت وەختی وتت خائن کەوڕە پشتی بدەرزێ لێ بە کاکتا سەرچاو و داخلیش حیجەبینی ئەمە وەزیەتەکەمان ئاوا لێ کاکە لە حیش بێت و ئارامێت نییە لە حیش بێت فڵانێت نییە ئەمە کاکە نمونەمان بۆ هەر عالەم شاری فرانکفورتە بە خوێنی شەهیدان ماڵی منیش هاتووە لەگەڵ دوو دۆستی تر هەساوە هاتووەتە ماڵی من کاکە خۆ ناتوانم دەرگای ماڵەکەشی لێ ببەستم هەوێشخانی ماڵەکەم کاسە کۆشەدەشت میشوردووە و دوایش ڕۆشتە کاشف عەمەڵ هاتووە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە پەیوەندی ڕاستەوخۆکەشی خۆ ئەوە نەبێ مەسەلەن من قسە مەسەلەن لە کلاب هاوس وەربگرم لە دۆستم وەربگرم لە فڵانم وەربگرم برادرێک هەیە لێرە کە پەیوەندی لەگەڵ سیستمی ئەمنیەتیە هەیە وتیانە کاکە ئەوە ها ناو پۆڕی ئێماوتەوە تخوا بێ زەحمەت ئەها وەختی کابرا بێبەزاعەت وێت وەختی بێبەزاعەت وێت خەریکە ئاوا خەڵکەکە سەقەتەکان وا لە بیرتانە عەلی جەوان مەردیە هاتووە ئەیگوت لە ناو سپای پاسدارانە و نفوزی مەسوو خەوەرە جەدیدم وا پێ و تا بتان دەمی ئەگەر خەڵکەکە عەقڵی وایە ئەیزانی دەقیقەن خەبەرەکە مەنشەئی سپای پاسدارانە و عەلیە جەوانمەردی کارمەندە سپای پاسدارانە یعنی ئیستا چه اتفاقێکە و دانەیە پیاگ لە ناوەم سپای پاسدارانە پەیابوو و تو ئێعتمادە پێی کرد و ئیستا خەبەرە مهمێکە هاوردە دەی تۆ خۆت دەقیقەن و جوانە خۆت ئیژی سپای پاسداران تفی کردە سەناوی دەمە و تۆ تف سپای پاسداران ئەکەیت ڕوو بە خەڵکی چۆن ئای خۆشحاڵی ئەم ئاغایانە ئەم ئاغا ئەحیانەن جاشە و ئیتلاعاتی و ڕفیقت جنابدە
و ئەو پێتی وتکە تۆ ئیتلاعاتی نفوزی دەزە ناو دەستگای ئێرانە باری کەڵاوە تۆ ئافرین چ شکست ئەمنیەتیەکە داگەوە وەزارەتە اطلاعات و حفاظەتە اطلاعات سپا یا ئەسڵان خۆتان ئیتلاعاتی نیشتان بابێ خەیلی تاو دێن و دەچن و 44 ساڵە ئێوە نەتانتوانی گە نامەشروع بوونە قانونی نامەوجود بوونە قانونی سوپای پازداران ئیدعا بکەن نەتان کردن چون سپا نەوێت تۆ نییە تۆ نییە سپا بە تۆ مەوجودیەتەدا ها ئەربابەکەتان کەوت کەسە زریکە زریک ئێوە خەریکن کار ئەکەن و خۆتان جەمەکەن و بەشک و بتوانن ئێمە منحرفکان ئێوە باڵەکانە سپان ئیمتدا بە سپان ئێمە هەنووز دیبێتەکانە سپامان تەکمیل نەکردە تێنە سەر ئێوەیش و تێنە سەر ئەوەی کە ئێوە چۆن لە دروستکردن ئەم سوپای پازدارانە هاوکارن چۆن بەشێکن لە سوپای پازداران بەڵێ لێ بداغیان سبحان الله ستم لمنشي ظلم لمنشي ظلم الجناب الاشي تتنا مع علاقة خوانية بيجي العاب التقي يقول لك كشيت حزار ويك مدير لكشتنا كان انا زمدوزان يانا استدين كارا عن با او كساني وامريكاياتين بافريقيا كان فلانا كاكا بروك بلا فلانا كسار دي كانوا وكو مثلا تصادفي ماشين به وكو شغل داب به وكو شركي ساعتي كده وكو فلان به سحاروش تيجيش من به تواو مدلكيتيش يا موداناوا كزوك نفسك كده مثلا ناموس كشتي لا واقعا هو شيء بترسن واقعا هو شيء بترسن چون ئەم حیزبانە پەروارتانەکەن لێو داستانەوە چون هیچ خەتەرێکتان نییە کە بکوژرێن چی مەسەیسە تۆ چی میراتێک لە خۆ جێشکە کامەسەم ئاگە دەجێت هێشتگە کامەسەم هەیکە لەگەر دەسی بۆ بوون ئەژەڵەژێت پەروارەوی تو تەقلێوە دەنەوە کوژن کارە تۆ ئەمەسە مفت خواردەکتە مفت ژیاگی پاڵکەوت کیسە وەختێسی ئێستا خۆناغەکەیتت دەست پێکە ئێشە خوێنت بکرێتە ناوە سیستەم تا سیستەم بمێنێتەوە ئا پێژن دارە ئازادی ساختار حیزب دموکرات و کۆمەڵزیشی بمێنێتەوە ئێشە خوێنی تێ بکەی کەڵەگا خۆ نییە کەڵەگایش کاری تەواو بوو سەریەوە بەڵە سوپای پاسداران خەتەرە و دێ لە ئەوروپا ئەمان پاک ئەکاتەوە بەڵام ناتوانێت مەدەنی بازەکان و زمان بازەکان لە نێوخۆ ئێران پاکاتەوە و دادەزاران چوار ئیسکلێتە ناتوانێت ئەو پاکاتەوە بە تەسادفێکی ساختەگی مەجبورە بیبە نمایشی پێ بکا و دادگای بکات و مەحکەمەی بکا و 10 ساڵ زیندانی پێ بکا و گیری خواردە بەدەستەوە سوپای پاسداران که داوای لێبوردنەکە جیان بژی دەستۆ خۆش بێکار کاگاتڵ کاگا بە شاتونە سەرە بە هەر ڕایوانی ژوەرگری کاگاتڵ چافەر کارسیروانجان فەرموودە زۆر توش شۆڕش بووە بزانم ئەگەر هەڵە نەبم هەر دەنگ ڕکۆردێک دەنگ زەفتکردن نییە بە ڕەنگەکاری دیکەش داکەن تاتە بۆ ئێمە وەکو فارسەکانمان پێ ناکرێت کە حەمیدی نووریان ڕادستی یاسا لە سوئێد کرد تیانگو ئەو هەمە باسی بەڵگە و یاسا وانە دەکەن باشە بەڵگانە بدەن دەوڵەتی سوئێد ڕادستی مەحکەمەی بکەن سپاس دەستەکان خۆش بێ کاکەژیا و دوای کاک بێزار حەزی دەبوو بە دوای کاگاتڵی کاگاتڵجان سڵاتان لەبێ هاوڕێن و کاتتان باش کاک عادڵگیان زۆر داوای لێبوردنەکەم کاک سیروانگیان من نەموت بەڵگەی ڕاستە خۆم هەیە و ئاگاداریت حەمیدی نووریش دانی کورد برادێکی کورد بە ناوی کاک خەبات هەموو ئیشەکانی گردنی هەل لە نقطەی سفرۆ تا ئەو شوێنەکە گیریا بردە بەرۆ لە ئاخرا ئێرانیەکان خۆیان کرد بە ساحەوی ئەویشەیەکە لە گرفت و کێشەکانی گەورەی ئێمەیەکە ئێمە چۆن هەمیشە هەموو شتێکمان لەبێت چێتە تووشی گرفتەبین بۆ ئاگاداری جنابەت زۆر سپاس کاک بێزاریان تکایە کێشێک نیە و دیسانەوەش لە خزمەتتان هەر وەختێک بە پێویست بزانی هیچ کێشێک نیە خزمەت چدا لەسەرەوەی کە جاشەکان لە پلاسەشانەوەی بەڵام بەردە هەشتێشتا ئێمە پێویستە پێناسەیەکمان لە جاش بێت
جاش کیە جاشایەتی کردن چۆنە ئەبێ لەسەرەما هەڵدەنگ بین بە بڕوای من هەر کەسێک کارێ بکە کە کۆماری ئیسلامی پێخۆش بێت خەریکی جاشایەتیە جاتوانێت جاشیش نەبێت. ئەو بگراغیان نا خێلی بێجات کرد خێلی بێجات کرد چون تۆ نازانی کۆماری ئیسلامی چۆن پێی خۆشە چۆن پێی خۆش نییە وەلێ ڕێگەیەکی ئەقلی هەست ئەویش منتەقی دەسەڵاتە تۆ ناتوانانی دەست بۆی بۆ ئەواتە بزانی دەسە بۆ برگا حەزی پێکردیە حەزی پێ نەکردە وەلێ لەگرا پێوانەیەکی ئەقلی مەوجودە پێوانە ئەقلیەکە ئەمەسە ئەوەی ڕەفتارێک بکە لە ڕاستای هێشتنەوەی دەسەڵات دەوڵەتە ئێرانی جاشە ئەوەی ڕەفتارێک بکە لە ڕاستای نابودیە دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی باشە کوڕە خاسەس قارەمانە جا تۆ خۆت حیزبەکەت و ڕەهبەرەکانە ڕەفتارتان لە ڕاستای مانەوەی دەسەڵاتە دەوڵەتە ئێرانیە جاش ئێوە تۆجود کرد عاتفە نییە جاش تعریفیە ساختارە قدرەت تعریفی هەست دەسەڵاتە سیاسی حاکمیەت بە دەسەڵاتێک ئێژن کە دەسەڵات ئەگرێت ئەی هێڵێتەوە و بەردەوامیەکە لە بەردەوامکردن و هێشتنەوە ئێوە شەریکن جاش تۆی ئەمە فەلسەفەی سیاسی ئەمە قسە ناکۆڵان نییە ها عشق بازی و ئەواتف و بوومەخۆوانتم و دێتەوە بیرە چاو چاوانەی سەربانی و دەست لە ملانەی بندی واران و ماچ و موچی ئێوارەی سەرکانی نییە جمهوری ئیسلامی خۆشی بێ چۆن خۆشیتی ڕۆنسەی لێدەن تۆ فرە بووی تۆ چۆن کە جمهوری ئیسلامی خۆشیتی تۆ وایتە کوی سەنجەق وایتە زەڕگوێ زەڵە جمهوری ئیسلامی ناتوانێت کۆکاتەوە ناتوانێت فروتێکا کۆکاتەوە بۆ کۆ ناکاتەوە کاربۆردە چییە لەوێ وێسیاگی بۆ چه دەردێکە خۆی بە چه قیمەتێ لەوێ وێسیاگی سکپانەوەکەیت و فاسۆلیا خۆی متوەجێ بووی ئەوە پێشن تعریف جاش دەسەڵات تعریفی هەست مردم دەسەڵاتی لێ سنگیا دەسۆ و دەسەڵات انحسارە تونند و تویژی گرکەسە دەست تەمامە قدرەتە مردمی لە مردم سەنگەسەوە هەر کەسێک لە ڕاستای هێشتنەوەی ئەم دەسەڵاتە لە حاکمیەتە و بەردەوامیەکەی کارەکە جاشە کوڕە جاشە ئەجدا جاشە بێشەرەفە تعریفە سیاسیەکەی پێر بووی دیستە ئۆکەی جایسە لێ بە بابڕوە ئەم هەر کەسێک کار بۆ کۆماری ئیسلامی بکە ئەوە جاشە ئەمە دوو شتە کە ئاکامەکەی یەک شتە یەکێکی خەریکە جاشایەتیەکە بێ ئەوەی کە بە قۆڵێژە مەعاشێک و پارەی وەربگرێ یەکێکی ترینە پارە وەرەگرێ وەکو کارمەندێک خەریکە مەعاشیان بۆ کە کاریان بۆکە جاشە و تەواو سەبارەت بە ئەو ناوانەوە هات ئەوڵەن تێبینیەک بەم کات بێزاد ئاماژەی کرد بە ئەوەی کە کۆمیتەی یەکێ لە حزبەکان بە کەسێک لە نزیکەکانی پەیمان حەیدەری با من ناوەکەیش بێژم قەیناکە مەسئولیشم هیچ کێشێک نییە ئاکۆی حەکیمی بەداخەوە حەدەکە لە ئاڵمانە چەند ساڵ بەر لەمە تەییدی ڕایگرە کاک ئاکۆی حەکیمی ئێژێت من ناتوانم بێ بەناوە لایڤەکە بە واتساپ زەنگم بۆ بەن کاک ئاکۆ پێویست ناکە خۆت بێ ئایستە من لەگرا بە زوانە تۆوە قسە ئەەکەم سەبرم کرد تا ناوت بێرە نەموت لە قسەکانە بێزادە خۆشحاڵیە وەلی سەبرم کرد تا ناوت بێرە جا ئیستە من بەجێی تۆ قسە ئەەکەم ئاغای حەکیمی ئاغای حەکیمی بە تۆ وتیان یعنی ئاغای بێزادە خۆشحاڵی وتی کە ئەژدادی شێجاشوگە پێناسەی جاشیشیان نەکرد چون خۆیان ئەژدا جاشن بەڵام گیرەم واوێ گیرەم پدەرە تۆ بۆت فازل ئەس فەزل پدەر تۆ چه حاصل کارنامەی خۆت چییە خۆتڕۆڵی ئینقلابیەکی کارنامەی ئاغای بێزاد خۆشحاڵی چییە ئاغای بێزاد خۆشحاڵی مادام دەسە بۆ ئەمە برد حەقە ئاکۆی حەکیمیە داوەزێتە سەر دانەدانەتان حەقی خۆیسی
چون ئێوە لەگرا نەقدتان نەبوو میزانە ئستیسالتان خەڵکی چاوی پێکەوت ئەم قسانە لە زارە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەهاتکە وەلێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاکۆیە حەکیمی ئازاد ئەهێڵێ قسە بکە نەیتوانی بەشداری بکە لە دیبێتەکە و من ئاکۆ لەگرانی بەعنوانە ئاکۆ دفاع لە ئاکۆکەم ئای بێزادە خۆشحاڵی حکوومەتە قەهرەمانە حەلیمە کوردستانت نەک تۆهمەت تۆی مەحکوم کرد بە قاچاقچێتیە مەوادە مخەدەر مەحکوم کریای بەدەسە پێشمەرگەی قەهرەمان و حکم دریایوە لە زندانە بووی دەستگاهە ئاڵمان نێزانی تۆ قاچاقچی مەوادە مخەدەری هاتکی لە ئاڵمان داوای پەناهەندگی کردگە دەیخۆ جمهوری ئیسلامی نەتی گرت یەکێتیە قەهرەمان گرتیتی لەگەڵ کۆمەڵەیە قەهرەمانە گرتیتی کە تۆ شیشە فرۆشی ئاکۆی حەکیمە مە بێژێ خاسە ئاکۆی حەکیمی شیشە فرۆش نەوکە نە شیشەکێشی بۆ خوات مشکڵە خواتە حەزی پێەکەی شیشە فرۆش کە لە نظرە حکوومەتە حەلیم و جرمێکی گەورە جرمە ئەسن کارم بە ئەخلاقیەکەی وە نییە جرمت کردگە لە حکوومەتە قارەمانە حەلیم لە بەردەسە پێشمەرگەیە قارەمانە یا ئەوەی تروا ناوتێری کورە تو ئازای گیانە گشتتان کونە لە هەیکەلە ئاکۆی حەکیمی ئەترسن لەوەی کە ئەم سەرزەمینە ڕۆڵەی قارەمانە وای دروست کردگە ئەترسن خەوفەکەن لە دیدار لە کەلامی ئەترسن ئاکۆ دەستپەروەردەی ئەم مەدرسە چۆن بە پرسیار هەڵتانە بێتەوە کە تماشای هەیکەڵی ئەکەن ئەترسن چون قیافی ڕاهبەر زیختان کردگە فکرەکەن بەمە تەخریبیەکەن ئاکۆ کوڕە باوکی خۆیسی باوکیشی سەفرەدار و لادار و دەستدار و ناندار و کەسدارە ڕیشەدارە جاش قاسملوودانە جاش قازی محەممەددانە وا مەڕی سەرەبڕی لەبەر لەشکرە ئێران قازی محەممەدی وا دەوڵەتە ئێران دروستی کرد لە ناوە دڵە جمهوریە خودمختارە ئازەربایجانە بۆ خاتریەوەی موعەزەل دروستکا بۆ جمهوریە خودمختارە ئازەربایجان دوای جمهوریە خودمختارە ئازەربایجان لە ناو دڵە جمهوریە خودمختارە ئازەربایجان دروست بوو ئیستا زانیتان قازی محەممەد کێ دروستی کردگە وەختی قائلەی ئازەربایجان تەواو بوو قازی محەممەدشیان کرد و پەتا لەبەرەوەی دەسە داستانەکە ڕوونەوێ ماجەرای قەشەنگێک و بۆ قەومی سازیە کورد پەرواریان کرد لە تەنافدار هەڕی بوو ئەوەش ئاگادارم کە دواتر بۆ دادگای ئاڵمانیان نووسی ئەو یالەتەوا لەوێ بوو تۆزیحاتێکیاندا بەڵام دەست خۆش بوو دەست خۆش بوو ئاگاداریەکەت خیلی قەشەنگ بوو بە چوار حیزب بۆ ئەوجە عملیاتان ئەمە و گەسە بچن کەیسە پەناهەندگیە ئاکۆی حەکیمی خراوکەن ئاکۆی حەکیمی هەر ئەم دەنگە ئێمە ئەواتە دادگانشان ئەدا ئێوە چەنی بێکەرامەت و بێشەرەفن هەرم دەنگە ئەواتە وێت و مستەمسەک بووی کە ئێوە چەنێ بێشەرەفن کارتان بگەسەوەی چۆقلیکەن وە چوار حیزب بۆ کۆ بووگن و چارە هەیکە لە قارەمانە ئاکۆی حەکیمی ناکەن ڕوویگەن چۆقلیەکەن لای بابا ئاڵمانتان بیکە لە ڕێخواوە قامەتی پێ مەدەن ئەمە کارتان بگە دە ئەم خەڵکە نازانم چۆن دەربەوردە ئێوە فکرەکاتەوە ولی باوەڕکە ئەوجە سەخافەت و بێشەرەفی ئەمە خەیلە بێشەرەفە خەیلێ نامەرد و ئادەم فرۆشن خەیلێ پەستن خەیلێ نامەردن دەیتخوا ئێوە بەشەرن ئێوە ئینسانن دە حەقی نییە دەست بوون بۆ تەختە خاوەکانتان بابا ئێوە تۆزێک کەرامەتتان بێ دوژمنایەتی وەکو پیاگ بکەن
ئەوە دوژمنایەتیکردنت پیاگە ساختارە حیزبە ئەوە ئێوان بەدەست ئاکۆی حەکیمی و گرفتار بووکن ئاکۆی حەکیمی دانی پیاگە لەم سەرزەمی لەم کانیزم ڕۆ لەگەڵی ماوەی بەیانی نەوێ وەلی خراوی پێتان کردگە ئەوە مەتنە ئاخێزە بنیادە ئێوەی وا پێ کردگە وا کەوتگنە ئستیسال کارتان بگەزەوە ئەوەی دەوروبەرە من چۆڵکن پەیمانە حەیدەری یەک کەسوگە هەر یەک کەسیشە ئەم دەنگە هەر ئەمەسە ئەو ڕۆڵانە کە تێنە ئەگراوە ئەوونە یار خۆیان ئەوێنەوە لە ناوە ئەم مەتنە سەروەر ئەوێنەوە لە خۆیان گەورە ئەوێنەوە لە خۆیان ئەوە تەواوە قودرەتتان بوو کاک تا هەدەفێتت لێ بەرەو با خەڵک خاز گوێ بگرێ قەهرەمانانە حیزبی چیان کردگە ئەو جتەلاشیان لە بەرامبەرە قودرەتە ئاخێزا چینگە چوبن چوقلیان کردەوە دەوڵەتە ئاڵمان ساڵ بەر لەمە تەیدیەی پێدا بەڵام ئەوەش ئاگادارم کە دواتر بەڵێ بۆ دادگای ئاڵمانیان نووسی ئەو یالەتەوا لەوێ بوو تۆزەحاتێکیاندا بەڵام هیوادارم شتبای وان نەکەینەوە بەگشتمانەوە فەرقی نییە هەدەکای کۆمەڵەیان ئەوە قسەی بزوتنەوەی ڕۆژهەڵات دەکەین هەڵێ وا نەکەینەوە هەر کەسێ لە دوورۆتێ ئێمە فەورەن بێژین بەڵای کوردی ڕۆژهەڵاتەوە قەیناکە و بازوو تەیدیە پێبین و ئەوە ئەگەر بنەماڵەی جاشە بەر بەمە بگرین نەخێوانیە باسی ئەمنیەتی بەڕاستی زۆری فەرقە ئەوە بگرە کاکە قسەهای شەشمەنی پەنج قەران ئەسڵەن گیرام ئاکۆ حەکیمی مەئمور ئیتلاعات بوو چی لەدەست ئاهاڵ باسە ئەمنیەتە چی هاتکە سڕوتڕتانی وتکە چی وتکە ئێوە چیتان هەز بیشارنەوە چیتان هەز باسە ئەمنیەتە کوێتان چیتان چی هەن ئێوە بابام تەیدیەشەم مەدەن بزانم دوو نەفەر تێتە دەرگاتان مەیدەن لێی بزانم ئەوە چوار کەس مەئمور ئەمنیەتی بێت چی لە ئێوە بگری ئێوە پێویست بە مەئمور ئەمنیەتی ناکەن دانێ کەنیش قەشەنگ هەڵتانە خەڵەتێنی قەشەنگ تۆ خۆتان مستەقیمەن تەکە وزارەتە اطلاعات ارتباطتان نەزەوە نییە کاکە وتی کاورا خۆی پێمی وتکە کاورای ئەمنیەتی لە ئاڵمانە ئەی بۆی کەسی ئێوە ناگرێت بە جورمە ڕفاقەتە لەگەڵ ئیتلاعاتیە ئەی چۆن ئێوە دائەنیشن و مزاکرە ئەکەن و پارەیان لێ وەرەبن خۆ من کاک بارامە ڕزایی یادی بەخێر هاوردم وتی ئێمە ڕووگین پوڵمان بکە معلوم بکە پوڵەکە لەکراتکە ساف دیبەیتەکە معلوم ماس نییە بەدەمتانەوە ئێستا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ماهیەتە چەپەڵ داگیرکەرانەی ئێوەی دەرخستگە و لە ئەفکارە عمومیە جێگەتان نەماگەسۆ وەزعتان خەیلێ خراوە ئەوجە خۆتەقاندنەوەتان بووگە بە ئەمە عولەمایە حیزبی خەڵک با قەزاوەتکان دەربارەی ئێوە بەڵێ تەناقوز پشتی تەناقوز خۆی دەڵێ کومیتە مەرکەزیمان دەچێتەوە ئێران بە خۆی بنەماڵەیەوە ئەحساسی نائەمنی ناکە بەڵام لە ئێران لە ترسی ئاکۆ حەکیمی ئەحساسی لێرە لە ئەوروپا لە ترسی ئاکۆی حەکیمی ئەحساسی نائەمنی دەکەن بەس ئەمنیەتەکە سپای پاسداران نییە نائەمنیەکە سپای پاسداران نییە ئەوەی نائەمتانی کردووە ئەوەی نائەمتانی کردووە شتێکی ترە هاوڕێیان ئاخر ناو ئەوە مستەقیمەن برازای جەلالی زادە زۆرێک لە کەسانێک وا لەناوەم حەزبگەلا فعال بوون هەوڵیاندا وتیان با بێنینی مستەقیمەن ڕاستەوخۆ باسی کرد ئەوەی کەوا مرد مانگێ لەمەوە بەر لەناو ژوورێکیا باسی کرد وتی باوکمیان کوشکە ئەگەر بێنەوە ئەم کوژن چیم پێ بکردگێ ئەیکەم بۆ ئەوەی کە نێنەوە بەقەڵ فارسیێژێ عاقبەت گۆرگزادە گۆرگشەوەت هەرەوەیە
کێشەی بزوتنەوەی کوردستان ئەوەیە سنوورەکانی دیاری نییە. حتا ساڵاتیتان کردن سنوورەکانتان کووە؟ کووە سنوورەکانتان؟ بۆ سنوورتان نییە؟ مەگەر ئێوە نایژن بزوتنەوە و گین و هەڵساگینەوە بزوتنەوە؟ لەکوێ بزوان؟ کێ ئێوەی بزوان؟ ئەو بزواندنە ئەوەڵە کێ کردی؟ چی کردی؟ ئەگەر بزواندنەکە کوردیەت کردوای ئیستە ئێوە وەکو بولبول کوردانە قسەدان بکەیت. وەێ بزواندنەکە وا دیارە قامکە یەکێکی تروکە. بۆیە جووسکاخەن هەڵەخەنەوە سنوورتان نییە. ئیستە تازە کەوت کەسۆ بیرتان سنوورتان نەماگە وا ڕسوایە ئام و خاس بووگن. خەڵکە زانێ ئێوە چه کارن و ئەم دەفعە ئەم خەڵکە بنبڕتانەکە. ئەمەی کوژە باشە ناژم کوتینە سەر گشتی و گشتی بکوژین، بەڵام سنوورێک بێ مؤلف نگای بێرە بە دوور بێ لە تۆ. ئەیشی ئێمە سنوورێکمان بێ بزانین کێ باشە، کێ ئەتانێ بێت، کێ ناتانێ بێت. کابرا ئاخر بەسیجی دانشاموزی بووە، کاتی خۆی بەسیجی دانیشتووی بووە. ئێمە شەقمان خواردووە لەو دەورەوە ئەو ئیمکاناتی استفادە کردووە. بەچە حەسابێ ئاخر بێتە دەرەوە تەیدی حیزبێک وەربگرێت. بۆ بە تێکۆشەرێکیش هەڵسێ قسە بکات و ئەم لایش بکە و ئەو لایش بکە. سەبارەت ئەوەتان دانیاوە بوونیەوەکانە ناڵن کاگادڵ نازام وڵای جارەوە تێ میلیەوەش وردە خەریکم تێ بەناو باسەکەەوە ئەگەر کاتم ببێت ئەڵبەتەوە کارۆ لێرەویش کاتی بەسەرچاو ئەوە لێرە تڵایەکی کۆمەڵە دانراوە سەبارەت بۆی کە حکومەتیستەکان قسەیان کردووە. باشە کاکدایەت تۆزیحێکیدا ئەوە بیر و بڕوای خۆی کاکدایەت دیارم و کاکدایەت لەوانەیە لەسەر لە حزبێکا بووین ئەلان لەو حزبان نەماوە کاکدایەت ئەو جەماعەتە ئەمە کافیە. بزانن جەمبەیە تەبلیغی ئاغایانە حیزبی ئەمە بوو وا ئیستەمە کردم. بە خەڵکە کوردەوارم سابت کرد میزان ئستیسالە ئێوە و ئەربابتان لە مەئموریەتی کە پێیتانی داگە و نازانین چۆن لە بەرامبەر ئێمە بوێسن. من ئینسانە سەیاسێکم وەکو یاران بچووکترین حرەکەت بکەن تەبدیلی بە فرسەتەکەین. ئاوەتە بە ئاشکارای عاڵەم ێژمی نایشارم نهێنیم نییە. بۆ چون ئیمانم بە عەقڵ و بە سەداقەت و بە ڕێگەی دروستە خۆمان هەست. پەردەپۆشیم نەکرد. دەی پیاگەن حرەکەتای تر بکەن بزان چی تردان وا پێ ئادەی ئەمە میزانە قودرەتتان بوو. دیتە من هاوردم کردمە بەشە تەبلیغی سەفاحەت و بلاهەتە ئێوە و بێشەرەفی و بێکەرامەتتانم دەرخست لە زوانە خۆتان و ئایزە دیکتە ڕەهبەرەکانتان زاتیان نێ خۆ بخەنە بەرە دوور بین کێ وای پێکرد؟ ئاخیزە کوردەوارەسە زاتانیە بە خیابانەکانە سنە و کرماشانە قاشدا بنێن بە بزانن ئەو خەڵکە هەڵتە دوورێ بە فیشەک. دیتە ئەگەر سیاست و مبارزت دروست بیکەی لە کونە زامەکان تۆ هاتوویتە دەرەوە نایشاریتەوە. من دەسەڵاتێکم لێ بریاگە کەرامەتێکم لێ سریاگە سۆ تێرەمی وە شاردنەوەی نەگەرەکە خۆ ئینسان یەک دەحفە زندگیەکە. ئەم گۆزەڵە مشکێ یاخوانەشکێ بە من ناکرێ. من ناتوانم بەخۆم بێژم ئینسان بە مەسابە دانایی لە جەهانە کوردیە و خۆم ئەحمەقکەم ناتوانم لەزا نایشارمەوە. دیت بە ئاشکارای عاڵەم دەی تۆ ئەگەر پیا گوایتا مەتنە بەدەست وایە مەشە دەربەتەر بگەڕیایتا زەمینە مبارزەت بۆ خۆت تعریف کردایەوە. ئەها من قسە ئەەکەم بە ئاشکارای عاڵەم چووک مەسەناوی کڵاپ هاوسی ژوێسیان تا ئەو خەڵکەوا لە گومنامی و بێناویە و لە تەریدەگی و برسیەتی و فەقرا و حاڕیاگیە کاول بووگە بێتە سەر ئەستەیجی ئێمە ئەحساسە شخصیەت بکەوە قسە بکە.
و ئێمە جواوە سڵاوی بین وەکو مردم بزانێ ئەگا پێکەی مردمە مردم بوون فێر بێت ها ئێمە لە حیج مەیدانێ دەرناشین بە شوێن مەیدانە ئەگەڕین مەیدان ئەسازین ماتەڵین تۆ قسێ بکەین و یەخەت پێ بگرین چۆنە ئێوە لە مەیدانە ئێمە دەرەچن دەی تۆ حەجێکە بۆوەتە نییە بێژگە لە فاسدی نەوێ تۆ ئەسڵحەیەکە کردگەسە کۆڵ گەرەبتەوە زۆرە ئەسڵحە خۆت تەحمیل کەیتە جامعەی ئێمە ئەسڵحەی واکەینە ناو چاوڵت دەمت ها بابزانی بۆیە تۆ حەجێکە نییە لە خۆت نیشانی بە ئیلا تەسویرە پێشمەرگەی گەڵدەڵپنە بووگەنت و کلاشینکۆفێکی ڕووسیوە چیتر ئەز نیشانی بەی ئادەی یا جەماعەتە پێکاکایی کەنیشکە زەریفە قشتۆ ڕقنی خەڕ لە پەشتۆ شتێکی ترتانەز نیشانی بەیان قسەیەکی ترتانەز بۆ کردن دا ئەو تریبوونی منە ئازادە بێنە ژوورۆ بزانم پیاکتان واتیە دوو تیر ئامان جێ بگەینێ دوو جملەی بۆ کردن بوێت گەرەکتەوە بەچە پڕڕووی و ڕووداری لە ناو جامعی ئێمە کورە بەچە پڕڕووی وەکو تۆ شەهامەتە شەڕکردنیشی نییە ئەقڵە شەڕکردنیشی نییە دوو ڕۆڵە کۆتانەکات و هەمیشە کوژیاگیرە کڵاو دەکەنەوە یارانی ئێمە دەچن حزور پیا دەکەن لە کڵاوپەکانیان بە پرسیاردایان ئەدورن ئێستا کاریان گەیوەتە ئەو جێگایە کڵاوپەکانیان قفڵ دەکەن بەڕووی یارانی ئێمە و یارانی ئێمە دیپۆرت دەکەن و ناهێڵن کە لەوێ بمێننەوە خۆشیان ئەگەر کەسێک بێتە کڵاوپەکەی ئێمەوە دێن سکرینشات هەڵدەگرنەوە و دوایە دەچن محکەمەیان دەکەن کە بۆ چووی لە بوویەتە پامنبەری کڵاپی ئەوان و جۆ بە قسەکانی ئەوان دەدەیت خەڵک محکەمە دەکەن دایانەوێ بەم جۆرە خەبات بەرنە پێشەوە ئەمانە دموکراسی خوازیشن دایانەوێ بەم جۆرە دموکراسیەت پەرە پێ بدەن و قرارە ئەم شێوازە لە دموکراسیەت لە سەرزەمینی ئێمە پیاده بکەن یانە تۆ پێت وایە ئەمانە یەک دەقیقە بڕ فەزای ئازاد دەکەن یەک دەقیقە بڕ میدیای ئازاد دەکەن نەخێر ئەمانە تەواوی ئەویانە هەزێکی بیانداتە بەرە سوعال و نەخلیسکێن بەدەستیەوە دەرنەچن یا ئێشێ دائیمەن فەزایان بۆ مین ڕێژکەی تا بتوانن لە ئەمنیەت کامڵ و حزوریان بێت نەخێر تریبوونی ئازاد لە دیدی ئەوانەوە ڕادیۆیەک بوو ئەحمەدی شێربەگی لەسەری بنەڕێنێ و خەڵکیش چەپڵەی بۆ لێدا ئێستا کە خەڵک پەیدا بۆ کەلامی کەوتۆتە دەم و خەڵک پەیدا بۆ پرسیار دەکات و خەڵک پەیدا بۆ ڕێکباری دەدانە پرسیار لە پشت سەریەکدا دیارێکی ئێمە دەچێت لە کڵاپەکان دایان ئەدورێ بە پرسیار یەک جوابیان بۆی نییە ناچارن چی بکەن مەجبورن کڵاپەکە دادون داخن بەسەرماندا بۆ ئەوەی کە خەڵک ماهیەتی ڕاستەقیانی بۆ دەرنەکەی بۆ ئەوەی کە سبینە هەر لە فەزای عمومیدا و لە نێو ئەفکاری عمومیدا لەوە ڕسواتر و لەوە بێکەرامەتتر نەبن کە هەن کە ئیتر پێم وان نییە ئەمڕۆ کە لە سەرزمینی ئێمەدا کەسێک مابێت کە تۆزێک پیاوەتی تۆزە شەهامەت و تۆزێک کەرامەت و تۆزە ئینسانبوون و کوردبوون لە وجودیدا هەبێ و لە خانەوادە و هاتبێت و ئیسالەتی هەبێت باوەڕی بەمانە مابێت و پێی وابێ ئەمانە شوەڕشی کوردین و پێی وابێ ئەمانە وجودی ئینسانیشیان هەیە و پێی وابێ ئەمانە ئیرادەیەکشیان هەیە و پێی وابێ ئەمانە خۆشیان خۆیان دروست کردووە ئەوەی کە لەم سەرزەمینە ئەوڕۆ کە تۆزێک ئینسانیەتی تێدا بێت و تۆزێک عەقلی سیاسی هەبێت و نەک عەقلی سیاسی تۆزێک لە دنیای کوردیەوە هاتبێت و تۆزێک لە نێو بنەماڵەی کوردیەوە دروست بوو بێت و لە نێو بنەماڵەدا گەورە بوو بێت دەزانێ ئەمانە زمانیان بکەنەوە دەزانێ ئەمانە بێ بنەماڵن بێ بوتەن بێ ئەساسن بێ خانەوادەن بێ ڕەگوڕیشن ئەمە دەرکەوتووە بزانە کاکتەها ئێمە ڕۆژە ئەوەڵ وتمان چۆنیەتی مبارەزەکردن دانائیە کە بزانی لەگەڵ دوژمنە چۆن ڕوبەڕوە بیتەوە ڕەوایەتە مشتەرەکی کە ئەتوانێت ئەفکار عمومی بەرەو تۆ ڕابکێشێت و لەژێر لە چەتری لەناوە ڕەوایەتە مشتەرەکا کۆریان کاتەوە وا لەبیرتە بەڵێ ئیستا ئێمە لە تەیە ساڵانە ڕابردووە و بێ ئەوەی نەماویشت جلو بەرگ بین و پێشمەرگەی ئەحمق بینە کوشتن سابتمان کرد بەر بە دەوڵەتە ئێرانی ئەگری نایڵی پرۆژەکەی بواتە بەرەوە نەمانێشت و تا ئەم دەقیقە نەمانێشتەکە دەی چۆن ئەمە قسەی ئێمە ئەسباتەکە چۆن ئەسباتیەکەین چون ئەوان ئەڕۆن دانێ وەکو قوروانی ئەنۆ قوروانی ئەی کوژن چۆن ئێمە سابتیەکەی ئەمانە تڕۆ بووبنوە لە بین چوبوونوە نەماگن و حەچێکیان بێ ناڕاتە بەرەوە بەم کارە تەبلیغەیەکێکن میزانە ئستیسا لە خۆیان تێری نیشانە خەڵکیەدەی دە ئیستە من ئەمان مەخسکەسە سەر دوو ڕێیانێک یا ئێشە کوردە ناموسی و خەیرەت بیانگرێت بێنە مەسافە ئێمە هازاگووی هازا مەیدان بەخێر بێت
یا ئەوەی کە زیاتر هەڵقرچێنەوە قەتکەنەوە کلکە خۆیانە لە داخە فتەقن کامیان هەرم کاریشم بەسەر دەوڵەتێرانی هاوڵ ڕۆڵە تا بزانی تەکەکیا تەرەفوگی تەکت دانایە تەرەفوگیلێتی ناشارمەوە بازی ڕوو ئەەکەم تەکتا دەیسە پیاگی بێجوواو بەرەوە ئادەی بێ لە حیسیەتە نەداشتۆی دفاعەکە نایکەی بڕۆ قەبکەوە کلکە خۆتا ئەوە مجەسەمەیە بلاحەت و سەفاحەتم نیشانە خەڵکیدا بە دەنگە خۆت تو لە حیزبی کوڕە قازملو دائیستا قاسملو شناسێکتان بێرن بێت قسە بکە کاورای گەڵدەڵتنە ئەوە ئیسێکی وەخت جایسە کاکتاف ئێوە فەرمایشاتە خۆتان بکەن بڕۆنە سەر فایلەکەی تر ئەوەی جەلالیزادەوە بەسەرچە پێزادی خۆشحاڵی پاژەوەی کە زۆر زینەوایەکی ڕەتیک بۆ یەکێ لە یاران ئێمە دەنووسێت هەڕەشە و تهدیدی خڕکردنەوە دەکات کە گوایە خڕمان دەکەنەوە هەر لێرەوە پێی دەڵم بێزادی خۆشحاڵی چیت لەدەست دێ فەرموو وەرە ئەوە مەیدان ئەوە گووی بزانین چۆنمان خڕ دەکەیەوە چیت پێ خڕمان دەکەیەوە ئەبزارەکانت چێ سوپای پاسدارانە ئەربابی ئێرانیتە ئەربابی ئێرانیت خۆی ئێستا پەتەی کەوتۆتە سەر ئاو ناتوانێت خۆی خڕکاتەوە تۆ دەتوێت ئێمە بە ئەربابی ئێرانی خڕکەیتەوە دەی فەرموو بزانم بە چه ئەبزارێ بە کەلامی ئاگرینت بە خەتابەکانت بە عەقڵی سیاسیت بە چی ئێمە خڕ دەکەیتەوە فەرموو کاک تاها من کارێکم بە سوپای پاسداران کرد توولەکانە خۆی هەنارد لە باستان شناس و تاریخدان و تاریخ فەلسەفە هەناردنی وام پێ کرد مەجبور بوو واکنشتشاندا باشکەرای عاڵم ئێستەیشە کاناڵە یەکە سەدا و سیمای جمهوری ئیسلامی بنێنە اختیارمە ڕۆمەناوی دادگاه علنی تشکیل بن سپاه پاسداران بێت من ثابت یەکە مەوجودیەتە قانونی نیە پێشیانەوت کرد یارانە ئێمە بە شوێن ساحەی مبارزە ئەگەڕێن دەمیان دادورن وەکو ژێنرال کورتۆزۆف ڕووسی خۆیان دوورەوەکەنەوە و بەر مەچەک قارەمانانەی ئێمە نەکەفن ئێمە پرشەی شەڕمان دێت چون ئیمانمان وا پێ کەلاممان وا پێ مەتنمان وا پێ ئەمە خۆ قرچەکەنەوە چون ڕستەکە لە جێگەیەکی ترۆ دێت و ئومەت کوردیش خەریکە تماشای قارەمانێتی ئەم ڕۆڵانەی خۆیەکە و یەکتەنەتە کە حاکمیەتا دەرکەوت بن ئەمەنە ئەبزارەکانە سپای پاسداران کاو لە مزدور نامەوجودە قانونی ئەمەنە ئەبزارەکانە ئاوا کورە سپای پاسداران وجود لەوست و دەوڵەتت لەسەرم سەرزەمینە پاکەکەی ئەمەنە ئەبزارەکانتان بەڵێ ئیجازتان لەسەر بێ فایلەکەی جەلالیزادە پەخشکەرەوە من قەبلەن لە کڵاب هاوسا لەسەر قسەکانە ئەولکەریمە سروش کە ئەوەڵین بار خۆم ڕوون کرد بۆ ئەوەڵین بار من هاوردم بەحسیم کرد لەوێ قسەم کردەوە قرارە لە کاناڵەکەی تەلەگرامە دابنرێ دەنگەکەی بەڵام دوێکە یەکێک لە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چوو بەسەر کڵاپێک بەناوە مەولانا بازیە جەماعەتە کوردباز ئیسلاح تەڵەبین وەکو خالد محەممەدیان و وەکو جەلالیزادە ئەم تێ هەڵدریاگانە دەسە مەولانا بازیان دانیاگە ئەم ئاغا ئەچێ و ئەم دەنگی سروشیانە بۆ لێ ئەدا واکنشیان ئەبیسێت تۆ ئەوەڵ دەفعات دەنگەکەی سروش بە زەلالی لێبە چون دەنگەکە لەوێ فرەخراوە و لە فایلەکەی ترا کاکتەها واکنشەکەی جەلالیزادە و محەممەدیان لێبە جا ئێستا من زۆر بەلام لەکوێ دانابوو کاک پێمان جەنابەت ئەگەر من ئەگەر مۆبایلەکەی تر لە بەردەسم بواە ئێستا نازانم چیم پێ کردگە نازانم مۆبایلەکەی ترم کووە دەناب خۆم پڵاومە کردو
دەنگەکەی سروشم بەداخەوە وانەی نەکرد بە جیا ئەوەتە چون لەناو ئەو فایلە کڵاپهاوسە دەنگی خراوە دەنگەکەی سروش نایێت ئێستا دەنگەکەی سروش لێبە این نامه ها پرواز میکنند، روح ما پرواز میکنند، جدا میشوند، میروند، اما فردا درست به جای خودش برمیگرده. روح من در بدن شما نمیره. تعمل توضیح در مورد ئەو کەریمە سروش بەم ئەو کەریمە سروش خۆیان ئەدعاکەن فیلسوفە حاضرە ئێرانی ڕەوشنفکر دینی ئەو کەریمە سروش هەمان نەقشە گێڕێت لە ئێرانە گەورەی فەرهەنگیا کە سەیجادە تەباتەبایی گێڕێت تەباتەبایی لە بەش فەلسەفەی سیاسی ئەم لە بەش دینە شیعەباتیە ئەمە ئەو کەریمە سروشە ئینسان بەسیار مهمێکە جا لەگرا تەوەجۆ بکەن لەم کاورایە حەسەینە فەرەجوڵڵات دەباغ یەهودی چی بەرامبەر بە مەفهومە کوردی نا قەوم مفهوم لێبە این پاکت، این نامه ها پاکت های خودشون رو میشناسن. به همین سبب اینطور نیست که صبح یک زرگری از خواب برخیزه ببینه آهنگر شده، یا یه آهنگری برخیزه ببینه زرگر شده، یا استادی برخیزه ببینه جاهل شده هیچی بلد نیست، یا جاهلی برخیزه ببینه که پروفسور شده. اینطورا نمیشه. روح هر که پیشه زرگر به آهنگر نشد. یک آدم خوشخویی برخیزه ببینه بدخو شده، بدخویی برخیزه ببینه نه، اینطوری نیست. حسابها خیلی دقیق است. البته این تنظیم الهی است، اما این تنظیم چنان نیست که کار رو از دست خدا بیرون ببره، یعنی خلاف این نشدنی باشد. اینطور نیست. ممکنه روح یک کسی هم بره تو بدن یک کسی، یعنی به این معنا که فردا برخیزه ببینه که یک آدم دیگه شده. این هم کاملا میسر است. این معناش تناسخ نیست. نمیگه این چنین می شود در عالم وجود، میگوید که می تواند که بشود. خب در همین مقدمه عربی ابتدای دفتر اول مثنوی که خوندیم و من هم شرح مفصلی کردم، اونجا مولانا وقتی که در احوال حسام الدین که مخاطب اوست در سرودن مثنوی، در اونجا میگوید که لاستدعاء سیدی و سندی و معتمدی و مکان روح من جسدی و ذخیرت یومی و غدی، به استدعاء کسی که به منزله روح در جسد من بود، ذخیره امروز و فردای من بود، چنین چنان حسام الدین. این مثنوی رو سرودم. بعد توضیح میده که این حسام الدین کیه، نسبش کیه و از کجا میاد. نسب اصلیش میرسه به ابوبکر صدیق خلیفه اول، اما در این وسط یک نفرم هست المنتسب الی الشیخ المکرم که اصبحت به ما قال اصبحت کردیا و امسیت عربیا. یکی از اجداد او کسی بود که شب کرد بود، صبح عرب شده بود، یعنی از خداوند خواسته بود که این رو بهش عربی یاد بده. حالا این البته افسانه است، ولی قصه است که میگن رفته بود این آقای کرد خیلی ببخشید اگر کردی در مجلس هست یا کسانی این رو میشنوند، در نزد گذشتگان کرد رو به کاملا معنای یک آدم عامی بیفرهنگ به کار میبردن. در کلمات مولانا هم هر وقت که میخواد یه آدم ساده جاهل رو مثال بزنه میگه کردی. نزد گذشتگان البته این مشهور بود که کرد اصلا کردها یک طایفه از جنن و اساساً یه جور نسب غیر انسانی براشون قائل بودن. حالا چیزایی است که فقط از نظر تاریخی ما داریم میگیم، این حرفا که حرفای درست و مقبولی نیست. این آدم کرد یعنی همین اما بگراغیان بگرا جا استوا کنش جلالی زاده عملی ادن بو جلالی زاده و محمدیانی و فارسی ناتوانو قسم کن هات کن مولانا شرح دن. خب جامن لوی قصه اکم جبن جلالی زاده تی حلدریاغ برساخته دس حاکمیت جودو کریستیانیتی یهود بناو دین و اسلام بازی و عرفان بازی بخویان و عرفان بوگنیان که بدرد توانیت خواه لێ باغیان تا بزانی چی جواوە داتوو جەلالی زادە
پس سروش وتی مفهوم کرد یعنی جاهل بێ فەرهەنگ نادان. مەولانا هەر وەختێگەرە کەسی ئینسانێکی جاهل و نادان و بێ فەرهەنگ ناوە کورد وەکارەوە مەفهوم کورد. ووتی کە لە متونی یەهودی و ئەدیانە ئیبراهیمیە بە کورد ئێژن تائیفەیە لە جن. بەڵێ بەڵێ. خۆ تۆ ئێستا کاورای کوردبازە، عرفانبازە، سنیبازە، جمهوری ئیسلامی بازە، تۆخمە یەهودی ئەوێنیت لە بەرامبەر ئەم مەفهومە قەراریەدەن کە سروشێژیتی. سروشیش گادفادریانە، پڕۆتێستانیزمە ئیسلامی ها بەدەست سروشۆ. ئەمانە گشتی نۆکەر و شاگردە سروشن. جاگوێ بە فایدەکەم نازانم. شەو بدایەکتان بەخێر قەر ئەگەر پێت پەیدا ناکرێ کاکتا من مۆبایلەکەم پێم وابێ لە ئاشپزخانە بەجێش کە توانم داوا بکەم لە ماڵەوە پێم بدەن. ناکێکیان ئێستا ئەگەر ئیجازە بدەیت ئەڵبەتە معزەڵاتە کە پێشتێت ئەوە نیشان دەدا کە ئێمە هیچ هەماهەنگیەکمان نەکردگە لە پڕێکەوە هاتینۆ و تەسمیم گیریا کە بێنم دیبەیتە بکەین هیچ هەماهەنگیەک نەبوو، هیچ ئامادەکاریەک نەبوو. بۆیە کاکتەها هیچ کام لەو فایلانەی لەبەردەستانیە. وڵا بەداخۆ من وانێ کشم کرد نەزان بۆ نەماکات پێمان یەک لەحزەوان ئەگەر جەنابەت خۆت بتوانی بۆم بنێریایەکی لە یاران بۆم دانێتەوە. ئاغاگیان من ئەرزم کردی لە مۆبایلەکەی ترمە مۆبایلەکەی ترم نێ لەبەردەستم. یەک دەقیقە. بەڵێ مۆبایلەکەی ترم پەیدا کرد ئاغاگیان. دەرمەندەی وڵاکێک پێ من نازانم. دشمنە داغاگیان ها بەلای خۆم. چطور اونم که شروعش درسته بود و مسابقه این کرد بیخبر گذاشت گفته این زمستان هم بود که یک دست ما چپ رفتیم زیر یک خور شکستیم رد گرفتیم. این بیچاره هم باور و رفت و
شکست در همون مدرسه رفت توی اون حوض شنا کرد ولی از غذایی این دفعه درست نکند. صبح که بلند شد گفت ابو سعید کردی و از 10 تا عربی یا شب کرد هم عرب یعنی خوب عربی بلد شد. حالا دارید این قصه ها هم خوب میگفتم و باور داشتم. خلاصه مولانا این رو هم بله. الان سوال من خدمت اساتید عزیز، علم جناب آقای محمد، همچین چیزی واقعا در مولانا موجوده؟ این آقای دکتر عبدالکریم سروش هستش که شرح بستنی از ایشون جلد اول صفحه 80 هستش. میشنوم آقای محمد عزیز. ممنونیم از شما دکتر خالدیان، در خدمت شما هستیم. راجب این چیز حرف آقای سروش؟ بله این کلیپی که پخش شد اما دیگه برای آقای دکتر جلالی زاده بهتره. بله دکتر جلالی زاده برای این دکتر جلالی زاده از من بهترید. ام آغا فارسی نازانید دکتر خالد محمدیان ولی مولانا شرح دا. ئێوە مەأمور کین کەس نازانی. خۆی ذاتی نییە بڕوات جواوە سروش باتۆ جلالی زاده با جوایی باتۆ. خدمت شما باشیم. هر کدوم از شما آقای دکتر جواب میدن. من خدمت رو عرض کنم. ببینید اولا متکررش این بحث های تصویر برادر به نظر من بحث به جایی نبود. حالا این بحثا سوێن بەرادەر بەحسە بەجایی نەبوود. ئەی چه چیزی بەحسە بەجاییە ئاغای جەلالی زادە؟ چی؟ بۆ بەحسە بەجایەک نەبوو مەگە دەرمەوردە مەولانا قسە ناکەی تۆ، مەگەر نەهاتکی لە عیرفان بازی بێژی و لە عشق و ئاشقی بێژی تەکەمە عەشوقا ئەمیش هاتکە مەسەلە مەتراکە و ئەربابە گەورەتان سروشێژیتی. در زمانهای قدیم هم که افرادی بودن که بر ضد اقوام یا بر ضد کردها مطالبی رو گفتن. خب بعد از روایت‌های جدید در کتاب‌های شیعه هست که الکرات حی من الجن. خب لەگرایژێ عدەیەک لە قەیمیشەوە هەر بەرزە لە ئەقوام بودن. ئەوەڵەن قەوم خۆت و خانەوادەتی. لەگرا مشخصەن سروش حملەی کرد بە مەفهومە کورد و وتی هەر وەختێک مەولانا کورد بەکار ئەوە یعنی نادان و جاهل و بێفەرهەنگ. ئەم قەومبازیە ئێوە کردتانە لەگەڵ ئەربابتانە. ئەمە نکتەی ئەوەڵ. نکتەی دووەم این جعلیات گفتە ئەند. جعلیات کێ گفتە ئەست؟ تۆ سوال لە خۆت ناکەی هەدەف لەم جعلیاتە چییە؟ هەدەف چی بکە؟ بۆ وتیانە ئەلئەکرا تائیفەة من الجن؟ بۆ؟ ئللا ئەوەی کە تۆ وەکو مەفهوم لەبین بووەن تۆ دیگەریە کێ بووگی؟ دەی ئەگەر کورد یعنی جاهل و نادان، عارف عاشق هەتی و باز یعنی دانا؟ ئەو یعنی دانا؟ لەگرا عیرفانە هات کە بە شەڕ جەهانە کوردیوە. مەگەر من پێتانم نەوت جەهانە کوردی بە عیرفان حەکەکرێ؟ مەگەر پێتانم نەوت؟ ئیستە تۆ لە دووگانەی دانا و جاهلان جاهلەکە کوردە داناکە عیرفانە. مەولاناس عشق و عاشقیە تەکە قوتبە. ئەرێ کورد لە بەرامبەر عشق و عاشقی و ڕەوابەتە عاشقانەی دوو پیاگە نافەهمێ نادانە. ئەم جەهانە کوردی ئەکوتن بەناوە نادان تا جەهانە نێربازیە خۆتان و عیرفان بازی و یەهودی بازیتان نموت پەیاکە. ئێوە دانان. ئەم دانایی ئێوە ئەحیانە لەشەوە چ دەردێ بخوا؟ تەوازن لە ناو جامعەی بەشەریەت، ڕاگرتن و قدرەت و دەسەڵات لە ژێرە دەسە گشت کەسێک، جامعەیەک تێیا ئەخلاق حاکم بێت، جامعەیەک تێیا مردمی زەعیف بێت و قدرەتمەند نەوێ ئەخلاقی نییە. بۆیە جەهانە کوردی جەهانە دەسەڵاتە تەمامە ئینسانەکان بوو.
ئەخلاق بۆیەتی حاکم بوو چون گشت کەسێ دەسەڵاتدار کەسی نەی ئەتوانی بێ ئەخلاق بێ نەی ئەتوانی ئیسە گوێبەن لە جەلالی زادە خب نمیشه اگر چیزی بالاخره جعلی چیزی گفته شده باشد ما باور کنیم. اولا خود مولانا هم که معصوم نبوده، مولانا هم به صورت تحت تاثیر خیلی از مسائل واقع شده، بعد گاهی هم خیلی از حرفای ضد علمی هم زده، اما بحث ما این است که ما 100% تابع و مقلد هیچ کسی نیستیم. خود شما تابع و مقلد هیچ کەسی نیستی چۆن هاتی کڵاپ و دانیاگە شەرحە ئەندێشەکەی مەولانە بکەیت تۆ مەگەر لە قنە عرفان و ئیلاهیات و نەهاتیتە دەرەوە تۆخمە جوولەکە وا پەلامارە جەهانە کوردیتان و مەفهوم کوردتان داگە چۆن لەگرا قسە بۆ کردن ئێوە لێ کورد بازی ئەەکەی ئەی چۆن بوو ئێوە لەسەر دەمە قۆپانەکەی مەسعود بارزانی گشتتان کەمپەینە دەمە قۆپان ئەپێتان خستووە ڕێ تەوهین کریاگە بە شەرواڵە کوردی لەگرا تەوهین کریا بە مەفهومە کورد تەوهینە گەورە کریا نەوێژرا ئەگەر کورد جاهلە دانا کێس حەتی و بازە ناوە خانەقا ئەرێ عاشقی و معشوقی بینە مرید و مرشدا ئەرێ ئەوە داناس جهان کوردی ئازاد و ئینسان و مخەیەرتان وا جامعەیان لەسەر تەوازۆنە دەسەڵات دانیا بوو جهانە جەهل بوو مەشەیە تێتان بسرەواندایە ئێستا قسە بۆ کردن نەماگە معسووم نەبوو دۆما مقلد نیستی ئەی بۆ مەوزع ناگری چۆنە لە بەرامبەرە دەمە قۆپان لە پێکردنا مەوزع ئەگرن چۆنە بۆ کوبانەتیانە خیابان و کوبانی تەنیانی هەڵخەنەوە چۆنە تەعاترە شنگال ئەگرن ئەی چۆنە لەگرا عورزەت نییە لە بەرامبەرە سروشا بێسی بێژی سروش ئەی داناکەی کێز جاهل کوردە داناکیز عارف عرفان داناییە مەگەر نەبوو جەهانە کوردی بە عرفان هەکریا کێ تێ تۆ تەخریبەکە عرفان تۆ تەخریبەکە دە ئیستا چۆن ئەو خەڵکە کورد بازە ناڕوایەخەوە جەلالی زادە و عرفانەکەی و ئەدیانە جوولەکەی بگرێت چۆن نایگرێت جاهل لە چیا بووگین نادان لە چیا بووگین تۆ ئەوجە داناییت وە دەردە ئەمە ئەخوا بتوانی جامعەیە دروستکەی کە تیا ئەخلاق حاکم بێت ئینسانەکان لە ئەوجە دەسەڵاتا بوون ڕزاڵت نەوێنن و لە مەقامە ئینسانیانە تەنەزول پەیانەکەن تا خەلاقیەتیان بێت تا گەشەیان بێت تا ئازادیان بێت دەی جەهانە کوردی ئەمەی دروست کردو چ داناییە لە مەبانترەوێنی تۆ ئەخلاق وا لە دەسەڵاتە بۆیە دەسەڵاتێکی گشت کەسێ بیوێت دەستدار وێ کەسدار وێ ماڵدار وێ سفرەدار وێ ناندار وێت تەمام ئەمانە بە سوورەتە مەفاهیم لە زوانە ئێمە هەن چۆنە ئێمە نادانین ئەحیانەن داناییەکەی ئێوە ئەوەسە بەرتبقە دەستوراتە خوداوەندتان بتوانن وها شەرایطە دروستکەن هیچ وەخت نەتانتوانن عەبد و عەبید و بەردەتان دروست کرد وتان سەر بکتەوە زەوی بۆ خوا تا ئێعتبارە بێ بەهەشتە بێبە لە عەسڵی شاچواری وەکو تۆ ملی پانەوە کردەوە و جەهانە کوردیتان نابوت کرد ئەگەر خوایەک بوێت جامعەی کوردی عین جامعەی خودایی بوو و جەهانە کوردی عین جامعەی خودایی ئێوە بنە جوولەکەی کێن وا هاتکن ئەم سەرزەمینە ئیستا چۆن جەماعەتە کوردبازیە خەبە ئێوە ناگرێت چۆن یەکێکتان جورئەتانی بڕۆنە مەسافە سروش شێخ نەهرۆیان هێناوە لە سنە و لە سلێمانی کە دوو قوتبی ئینقلابیگەری بوون لە سەرزەمینی ئێمە و ئینسانی ڕاپەڕی و میشە لەم شارانە دروست دەکرا ئێستا کردویانە بە مەیدانی تەراتێنی شێخ نەهرۆ و خەریکن بارەگا و تەریقەت و خانەخا و مەقبەرەی بۆ دروست دەکەن و پێکەنە قرارە سلێمانی و سنە بکەنە قوتبی توریزمی مەزهەبی و بیکەنە کەربەلای شیعەبازی
بەڵێ کاکەم کامەڵەن دروستە. ئیستا تۆ ئەزانی ئەو دیگەریە ئەدیانە ئیبراهیمین جەهانە ئینقیادە کێ حملە ئەکا ئەم متونە جعلیە خەریکە بە کێ حملە ئەکا تۆ ئەوێنی تەمام ئەم جەهانە ئێمە بە عیرفانبازی و متونە جعلی عیرفان و حەکریادە حەکریە شێوەیە زهورە دانایە دەوران تەبدیل بووگە بە تەیە تەریقە شێخە ئەحماق دور دور یاریەن تەبدیل بووگە بە کوبەی سەکرە عرەفا مشتی سپێونە هەتی و بازە خانەقا بووگەن تەوەجۆکەی و ئێمە بووگین بە جەهانە نادانی بێفەرهەنگ ئێمە فەرهەنگی ناتوانین ڕابطە عشق و عاشقیە دوو پیان بە یەکۆ بکەین وەکو مەولانا و شەمس تۆجا فەرمووی کە چی بوێت کە بتوانین ژیانێکی مخەیەرە ئازاد بکەین ئەحیانەن دە ئێمەمان کرد کو ئەم جەهانەی ئێوە تەسەووریەکەن لەم ئەدیانە لەحزەیە لەم تاریخە ئازادی تەجروبە کردن ئادەی زۆر سپاس کاکە دیبەیتەکەمان تۆز و توولانی بوو بە نەزەرە من دەگرا کورتی کەینەوە زۆر دەستت خۆش بێ کاک پێمانی عەزیز زۆر زۆر سپاس بۆ جەناب تو بۆ هەموو گوێگرانی شەروها بۆ یاران دەستت خۆش بێ زۆر سپاس دایەوە خۆش ئاگادار